بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی پێم هیوادارین لەم شەو پیرۆزانی کۆتایی مانگی ڕەمەزانە ئەم شەوانە بە خێر و تاعاتی خی گەورە بکەنەوە خی گەورە ڕۆژ و نوێژ و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە بتوانین لەم شەو پیرۆزانەیە لەگەڵ ئێوەیە یاد و زیکری خی گەورە بکەینەوە ئەم شەوانە بە پەرستش و بە ئامۆژگاری و مۆعیزە بەسەر بەرین بۆ ئەوەی کە ئەم بەرنمەیەتان پێشکەشکەین ئێمەش لەم شەو پیرۆزەیە لەگەڵتاندا دەبین و هاوکارانمان لەگەڵماندا دەبن بۆ ئەوەی کۆمەڵێ بڕگە و بابەتان پێشکەش بکەین هیوادارین شەوێکی پڕخێر و بەرەکەت ڕوو لە هەموو ماڵەکانتان بکات. دەستخۆشونیان سڵاتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست تاعات و ڕۆژوو و عیبادەتی هەموو لایەکتان قوبوڵ بێت ئینشاءڵڵا. ئەم شەوە پیرۆزانی کە ماومانە زۆر گرنگە کە بە عیبادەت و بە پەرستشی زیاتر ئەنجامی بدەین. ئەم شەوانی کۆتایی کە تایدا لە جیهاندا و لە تەواوی مزگەوتەکاندا مسلمانان نوێژخوێنان زیاتر عیبادەت ئەنجام دەدن و بە تایبەتی تر لەم شەوەدا کە زۆرێک لە شارەزایان و مسەفیران تەفسیرانی قورئان باز لەوە دەکەن کە ئەم شەوە ئەگەرێکی زۆری تێدایەوە گومانێکی زۆری تێدا دەکرێت کە شەوی قەدر بێت. پێغەمبەری عەزیزمان درودی خوای لەسەر بێت لەبارەی شەوی قەدرەوە باز لەوە دەکات ئەفەرمێت بۆ لەیلەتول قەدر لە شەوی 25 و 27 و 29دا بۆی بگەڕێن هەرچەندە ئاماژەشی بۆەوە کردووە کە لە دەشەی کۆتاییدا زیاتر عیبادەت و پەرستش ئەنجام بدەن. هەندێک لە سەحابەکان سوێنیان خواردووە کە شەوی 27 شەوی قەدرە ئەوەندە شەوێکی گرنگە کە پێویستەکە ئێمەش ئەم شەوە بەڕاستی بکەین بە هەلێک بۆ ئەوەی زیاترین خواپەرستی تیا بکەین زیاترین زگری تێدا. زۆرێک لە شارەزایان و زانایان و بە تایبەت شارەزایانی قورئانی پیرۆز ئاماژە بەوە دەکەن کە سوورەتی قەدر لە 30 وشە پێک دێت و هەروەها لە 114 پیت پێک دێت و ئاماژە بەوە دەکەن لە بڕگەیەکی شەوی قەدردا لە سوورەتی قەدردا وشەی هەیە کە ئەم وشەیە لە زمانی عەرەبیدا دەگەڕێتەوە بۆ وشەی قەدر کە ئەمە ئاماژە بەوە دەکەن کە ئەم وشەیە دەکەوێتە 27مین وشەی سوورەتی قەدرەوە کە وتمان لە 30 وشە پێک دێت. وەروها زۆرێک لە زانایان دیکە باز لەوە دەکەن کە لە وشەی 25 و 12 و وشەی دەدا ناوی قەدر هاتووە کە ئەمانە کۆبکەیتەوە دەکاتە 27 و یەک زۆر لە زانایان باز لەوە دەکەین کە ئەم شەوە ئینشاءالله ئەگەرێکی زۆرە کە شەوی قەدر بێت خۆی گەورە عیبادەت و پەرستشی هەموو لایەکمان قبول بکات و یارمەتی دەرمان بێت لەم شەوەدا زیاتر دوعا بکەین زیاتر شەو نوێژ بکەین و زیاتر قورئانی پیرۆز بخوێنین تاوەکو عیبادەتەکانمان بێتە مای لێخۆشبوونمان ببێتە توێشویەک بۆ ڕۆژی دوایمان. ئەم شەو کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون بە تایبەتی تر لەم شەوەدا هەڵدەدەین بەشێکی زۆر لە مزگەوتەکان لە باشووری کوردستان بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە بزانین دۆخی مزگەوتەکان چۆنەوە مسلمانان چۆن عیبادەت و پەرستشەکانیان ئەنجام دەدەن وەروها کۆمەڵێک ڤیدیۆ و بابەتی دیکەشمان هەیە کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. بڵێ وەکو هاوکارم ئاماژەی پێکرد شەوی 27 ئێمە بە درێژای شەوەکە ئیشاڵڵا لەگەڵتاندا دەبین پەیام نێرانمان لەگەڵدا دەبێت کۆمەڵێک بابەت سەبارەت بە شەوی قەدر باز دەکەین. ئێستاش ڤیدیۆکمان هەیە سەرەتا دەچینە لای ڤیدیۆکە کە هاواری خێرخوازیە هەڵساون بە ئەنجامدانی کاری خێرخوازی وەک دەزانین لە نزیکبوونەوەی جەژن و لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە کە زۆر خێرە خێرکردن لەم کاتەیە و بەسەرکردنەوەی ئەو هەژارانی کە پێویستیان بە پێداویستی جەژن هەیە و پێویستیان بەوە هەیە کە لایەکیان لێ بکرێتەوە ماڵەکانیان ئاودام بکرێتەوە هاواری خێرخوازی هەڵساوە بە بەسەرکردنەوەی ئەو ماڵانە بابێک کۆبینەری ئەو ڤیدیۆ بین. ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی هەڵساوین بە دابەشکردنی معاشی مانگانە و هاوکاری بێباوکان و نازداران لەگەڵ خواردن و پێداویستی جەژن و خواردن و پێداویستی ئیفتار و لەگەڵ جلوبەرجێک کە لە دەسەڵات و توانامانە هەبوو بێ بۆیە لێرەوە ڕای دەگەیەنین ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی هەمیشە لە خزمەت بێباوکان و هەژاران و نەدارانین ئەوەی کە لە توانامانە هەبێ بەڵام داواکارین لە خێرخوازانی خۆشەویست لە خێرۆمەندانی خۆشەویست لەو کەسانەی کە خوای گەورە لوتفی لەگەڵ کردوون ماڵ و سەرۆت و سامانی پێداون حەقی خوای تایە بیگەێنە ڕێکخراوەکەمان ئێمەش لێرەوە بە فەزڵی خوای پەروەردگار جا ئەگەر خواردن و خۆراک بێ و ئەگەر
پێداویستی جەژن بێ وەکو جلوبەرگ و ئەگەر پارە و سەرۆت و سامانێک بێ بە ئیزنی خوای پەروەردگار ئەگاتە شوێنی خۆی و بیشزانن کە ئەم شەوانە شەوانی قەدرن ئەم کاتە کۆتایی مانگی ڕەمەزانە هەر سەدەقە و خێرێک چەند قات دەبێتەوە لەم کاتە و ئەم ڕێکخراوانە ئەو ڕێکخراوانن کە بە فەزڵی خوای پەروەردگار ماوەی دامەزراندنی بە تایبەتی ڕێکخراوی هاوار ئەو چەند ساڵەی ڕابردوو تا ئێستا توانیوێتی خزمەتێکی بەرچاوی باش بکە بە فەزڵی خوا بەبێ دابڕان بەبێ ئەوەی بۆ یەک مانگیش هاوکاری ئەو منداڵە نازدار و بێباوکانە دواکەوت بێ ئەویش بە فەزڵی خوا پاشان بە هیمەتی خێرخوازان بۆیە داواکارین زیاتر هاوکارمان بن تا ئێمەش زیاتر دەستکراوە بین بۆ هەژاران و نەداران خوای گەورە پاداشی بەخێری ئەو کەسانە باتەوە کە دەستی هەژاران و بێباوکان و نەدارانەگرن. بەڵام ئەم ساڵ بەڕاستی نەماتوانی وە زۆریش هۆڵمان داوە بەڵام قەدەرەکەی وا بووە کە جلێکی کەممان بەدەستهێناوە زۆر دەستخۆشیتان لێکەم و سەرکەوتوو بن و زۆر مەمنونتانین و هاوکاری مناڵەکانمانەکەن و جلوبەرگی جەژن و ئیتر معاشیانێنێ و زۆر ئێمە پێخۆش حاڵین و یعنی لە هەموو کەس و کار بۆ ئێمە باشترن ئێوە کە هاوکاری ئێماکەن و زۆر پێزانین و دەستخۆشیتان لێکەی. سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. زۆر سپاسی ڕێکخراوی هاوارەکەم کە توانیوێتی هەستێ بە دابینکردنی بە شەخۆراک و موچە و مانگانی مناڵەکانمان ئەو مناڵە نازدارانەی کە بێباوکن ئەمانە توانن سەرپەرشتیان بکەن و هەرچی پێداویستێکەیە بۆیان دابینکەن زۆریان لێ مەمنونین و دەست و چاویان خۆش بێ. سپاسی خێرخوازەکەش دەکەین کە توانیوێتی هەستێ بە دابینکردنی ئەو بەشەی کە بۆ مناڵە نازدارانیان داناوە خوای گەورە پاداشتیان باتەوە بۆیان بکا بە تێشوی قیامەتیان. زۆر سپاسی ڕێکخراوی هاوارەکەم کە موچیان دابش کرده مناڵانی بێباوک دەستیان خۆش. زۆر سپاسی هاواری خوێخوازانەکەین کەوا جلوبەرگی بۆ دابینکردن و خواردن و شتانی بۆ دابینکردن. بەڵازان و خۆشەویستان لە چەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە گەورەی شەوی قەدر دەکەین. دەزانین کە مسلمانانی ئازوو خۆشەویست لەم دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە مزگەوتەکان لە ماڵەوە زیاتر عیبادەت ئەنجام دەدەن و شەونێژی زیاتر دەکەن و زیکر و خێر و خێراتێکی زیاتر دەکەن. بەڵام گرنگە بزانین کە قەدری ئەم شەوە لە چیدایە و گەورەی ئەم شەوە لە چیدایەوە چۆن خێر و چاکەکانمان بکەین و کاتەکانمان چۆن دابشکین لەم شەوانەدا و بزانین باشترین عیبادەتێک کە ئەنجامی بدەین چییە، چونکە ئەو شەوەی کە بڕیارەکە قەدر بێت و ئەو شەوە بێت کە خوای گەورە ئاماژی پێکردووە خێری زیاترە لە 80 ساڵ. بۆیە زۆر گرنگە خێر و چاکەی ئەو شەوە لە دەست نەدەین. گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان بەڕێز ماوەستا جەمیل عوسمان شارەزا لە هیزری ئیسلامی. ماوەستایان زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئەم دەرفەتان. ماوەستا سەرەتا با لەوە دەست پێ بکەین وشەی قەدر، مانای قەدر چییە؟ بە ناوی خۆی گەورە میهرەبان، درود و سڵاو بۆ سەر پێغەمبەر و ئال و یارانی تا ڕۆژی دوایی. شەوی قەدر یاخود چەمکی قەدر لە قورئانە لە شەریعەتی ئیسلامە دوو مانای سەرەکی هەیە. یەک لە ماناکانی ئەوەیە ئەو شەوە تێیدا قەدەری مرۆڤ و گردون و ژیانەوەران دیاری ئەکرێت. مانایەکی تری ئەوەیە ئەو شەوە خاوەنی قەدر و ڕێز و شکۆ و شەرەفێکی مەزن و تایبەتە. ئەلەوێ وشەی قەدر هاتووە. ئەگەر ئێمە بزانێکین گەورەی قەدر لە چیدایە هەر خودی قورئان خۆی وەڵامانەداتەوە بەڕاستی. ئەوەی کە ژەناب و ئاماژە پێدا خوای گەورە ئەفەرمێت لە سوورەتی القەدر بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. ئەفەرمێ شەوی قەدر
چاکتر و خێرترە لە 1000 مانگ خێر من 1000 شەهر یعنی مادام خودی شەوەکە لە 1000 مانگ باشترە کەواتە مرۆڤ بێدارەکانی ئەو شەوە لە مرۆڤی 1000 مانگ باشترن بەندایەتی ئەو شەوە لە بەندایەتی 1000 مانگ باشترە تەهلیلە و مناجات و زیکرێ بۆ خۆی ئەنجام بدەین لەو شەوەدا لە 1000 مانگ بەندایەتی خواپەرستی باشترە لەو ڕۆت ماشاکەین قەدر منزلەتێک و تایبەتێکی هەیە کە خوادایەتی بەو شەوە بە هیچ شەوێکی تری هیچ مانگێکی تری ساڵی نەداوە بەڵێ مامۆستا سەرڕای سەرقاڵی مرۆڤەکان سەرڕای جەنجاڵی دنیا کاتێک ئەم دەشەوی کۆتاییەت ئێمەوە چەندین بەرنامەیە لەسەر قەدر ئەدوێن هێشتا جەوهەری و حکمەتی ئەم شەوە تاو نابێ هەتا باسی بکەین کەواتە ئامژگاریت بۆ هاوڵاتیان ئەم شەوانە چۆن بکەینەوە لاچێ چەند شەوێکی کەممان مابێ بەڵام وەکو وتمان شەوی 27 شەوی 29 ئەو شەوە تاکانی کە زۆر جار باس ئەکرێ شەوانێکی قەدرگرانن کە ئەگەر سەرڕای ئەوەی جەنجاڵ بین با ئەم چەند شەوی کەماومانە لە خواپەرستیا بەسەری بەرین خۆی ئەوە شتێکی باشە ئێماڵین ڕەمەزان بەتابەت شەوانی قەدر تێدا مەوسیمی بەندایەتی عیبادەتن وەک چۆن ئێمە لە بەهارا دەبێت سۆراغی گوڵەکان و سۆراغی کۆمەڵێک تایبەتمەندی و جوانی دیمەنەکانی سروش بکەین لە پاییزە ناتوانین نێرگز بشنینەوە ناتوانین گوڵاڵە سوور و ناتوانین چوزانم هەڵاڵە برم و ئەو دیمەنە جوانانی خواب ئەی بەخشێ بە سروشت بەڵام لە نێو فەسڵەکانی ساڵدا و لە نێو مانگەکانی ساڵدا خی گەورە تایبەتمەندی بە ڕەمەزانەدا بەش مانگێکی تری نادا و لە نێو ڕەمەزانیشدا تایبەتمەندیەک بە دەشەوەی کۆتایی ئەدا کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم أحيا الليل كله وأيقظ أهله وشد البئسرة أو دشوي كوتاي زندو دكر نكهت شو تاكن دشوي كوتاي زندو راقرتو مالو من دالي بخبر دينا تاشو تابعني بداربن وخويتونو تولا كدو بيتشاي وبنداتي خابرستي كواتا شواني قدر موسمي بداتين باشي ما زندوان كينو بلا مشتاقي أقامان ليبيت بنداتي خابرستي وشوي قدر چڕنەکەینەوە وتەنها لە بیسحوتی مانگا زۆر جار ئەمە بەندەی خواتە مەڵەکە بەڕاستی کەسێک ئەڵێ مادام پێغەمبەری خوا فەرموویەتی هەر کەسێک شەوی قەدر بێدار بێت و بە زیندوی ڕای بگرێ ئەوە خوا لە گوناهەکانی ڕابردووی خۆشە بدێ من ئەو شەوم بەسە لە ڕاستیە لە حکمەتی گەورەی قەدر تێ نەگەشتەوە کە سەواڵ بکاتەوە کاتە مامۆستا حکمەتی ئەوەی کە پێغەمبەری خوش دیاری نەکردووە بە هاوڵان یاخود خی گەورە ڕۆژێکی دیاری نەکرۆ بڵێ ئەم شەوەیە ڕەنگە هەر لەوە دابێ با من یەک ملاحەزە لە خزمەتە داوە لەسەر بابەتە هەمومان لەسەرەوە کۆکین کەوا قەدر لەم ڕەمەزانایە باشە چکە خوا فەرمێ شەوی قەدر بۆ گەورەیە قورئانی تێدا بەزی ئینا ئەنزەلناه فی ئینا ئەنزەلنا القورئان فی لەیلەتی قەدر باشە لە هەمان کاتە لە شوێنێکی ترا فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئێمە لە مانگی ڕەمەزانە قورئانمان دابەزان کەواتە القورآن يفسر بعضه بعضا ڕسایەکی قورئانیمان هەیە قورئان خۆیمانە دەکات ئەبینین کە خوای گەورە فەرمێ لە شەوی قەدرا قورئان دابەزی و لە مانگی ڕەمەزانە کەواتە قەدرەکەوێتە ڕەمەزانەوە ئەمە خاڵی کۆکی جێی ئیتفاقی هەموو زاناکانە بەڵام ئەگەر تماشا بکەین باشە بۆ پێغەمبەری خۆ لە شوێنێکا فەرمی 21 مانگە لە شوێنێکا فەرمی 23 لە شوێنێکا فەرمی 25 27 29 ئیمامی شافعی پێی وایە 21 مانگ شەوی قەدرە ئیمامی ئەبوبەکری سیدیق پێی وایە 25 مانگە ئەگەر یەک لە حزمەتە نەجا دێم و لای جەنابەت معنای ئەوە نییە فەرمودەکان دژ بە یەکن بەڵکو قەدەر شەوێکە گوزەر دەکات بەسەر تەواوی شەوەکانی ڕەمەزاندا ئەوە قسەی شێخ حەسەنی بەسریە تقریبا حەوهەش بۆ چون هاتووە قسەی ساواب ئەمەیانە وەک چۆن ڕەمەزان تەواوی شەوەکان و فەسڵەکانی ساڵ نووری نەکات و دیاریەکات و داگیرەکات شەوی قەدریش ئەبێ دابەش بێ بەسەر تەواوی شەوەکانی ڕەمەزانە ئەو بۆ چوونە هەڵەیە هاتن وتیان وەرن بەس لە ڕەمەزانە خواپەرستیکەین ڕەمەزان گەورەیە ڕەمەزانیشیان کورتەوەکە لە دەشەوەی کۆتاییە دەشەوەشیان کورتەوەکە لە تەشەوە تاکەکانە شەوە تاکانیشیان کورتەوەکە لە شەوی 27 ئەی ئەوانی تر لەبەرەوە پێغەمبەر وەسەلەم فەرمودەکانی ژێک نین ئاماژەن بەوەی کەوا قەدر ئەکەوێتە هەموو شەوەکانی مانگی ڕەمەزانەوە ڕەنگە ئەم ساڵ 27 بێ ساڵێکی تر 29 بێ ساڵێکی تر 21 بێ ڕەنگەکەوێتە شەو جووتەکانەوە ئەمە بۆ چوونی سەوابە ابن جەوزی لە تەفسیری زاد المەسیرە بە شێوەیەکی تولانی باسییان بابەتی کردووە کە بەڕاستی من ناتوانێک لایکردن بە قەناعەتی خۆمەوەی کە شێخی بەسری فەرموویەتی هەر لە شەوی یەکەمی ڕەمەزانەوە گەڕن بۆ قەدر و سۆراغی بکەن تاکەوینە کۆتایی لەبەرەوە نابێ ئەوە بەشێکە لە ئەدەبیاتی غێری موسڵمانان ئەچن لە مەوسیمێکە لە تەقوساتێکە لە شعارێکە لە شەوێکە عیبادەت و خواپەرستی کورتەکەنەوە ئێمە دینی ئێمە جوانی ئیسلام ئەوەیە وەک چۆن ڕەمەزان ئێستا ڕەمەزان مەگە هەر لە مانگێک کاوەسێتەوە تەواوی فەسڵەکانی ساڵ تێی ناکات گوزەر ناکات بێگومان بە هەمان شێوە قەدر هاتووە تەواوی ژیانی ئێمە نورینکە هاتووە تەواوی شەوەکانی مانگ و ساڵی ئێمە پڕبکات لە خێر و
عیبادەت ئەوەی کە خوای گەورە فەرمێ شەوی قەدر بۆچی بەقەدر هەزارمان خێرە لەبەر سێ فەزڵ کە خوا پێی داوە. یەکەم قورئان تێدا بەزیوە، دووهەم فریشتەکان کاروانی فریشتەکان و جبریل ئەو شەوە دائەبارن دائەبەزنە سەر زەوی تەنەزەل المەلائکەة والروح فیها. سێهەمی فەزڵ کە خوا داتی بەو شەوە چییە؟ سەلام هي حتى مطلع الفجر. يعني ئاشتی و ڕەحمەت و سەلامی خوا هەتا بەرەبیان باڵێکیشێ بەسەر شەودا. ئەوە گەورەی شەوی قەدرە. ئەلەو ڕۆبی بڕوان بڵێ. زۆر باشە. ئەمە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەفەرمێت لە فەرموودەیەکدا خێر لەوەدایە کە ئێوە هەر دەشەوەکە عیبادەتی زیاتر ئەنجام بدەن. یعنی ئەمە حیکمەتێکە کە وەکو خۆت ئاماژە بە شتێکی جوان کرد کە مسلمانان تەمەڵ نەبن. ینی ئەو درکی بەوە کردو کە لەوانەیە مسلمان تەنها ئەگەر شەوەکە یەک شەو دیاری بکرایە تەنها لەو دەشەوەدا یەک شەو دابنیشتایە شەوەکانی کەی فەرامۆش بکردایە. بەڵام سێر کە تەواوی مسلمانان خۆشبەختانە لەم ساڵانی دوایێتە زیاتر بەدی دەکەین لە مزگەوتەکانە هەموو شەوەکاندا دەنیشن. جاران مناڵ بوو میرمە کە زیاتر شەوتاکەکان فەریوا شەوە جووتەکان هەر مزگەوت کەسی لێ نەبوو. بەڵام ئێستا ئەوە زیاتر بەدی دەکرێت لە مسلماناندا. بۆیە گرنگە کە لە مسلمانان وەک خۆت ئاماژت پێکرد لە دەشەی ئەم کۆتایی ڕەمەزاندا ینی وەکو چۆن ئێستا مسلمان لە شەی 27 بە جۆش و خۆشەوە بە دڵ عیبادەت دەکا. من پێم وایە لە تەواوی شەوانەدا تا کۆتایی ڕەمەزان بۆ شێوازە بێت ئینشاءالله هەر یەکێک لەو شەوانە شەوی قەدر دەبێت ئینشاءالله. وڵا بەم سێ بەڕێز ڕەمەزان مانگی خەڵوەتە. هەموو مرۆڤێک ساڵانە پێویستی بە خەڵوەتێکی لە حزوری خوادا بکێشێ. بە تعبیری غەزالی خەڵوەت بریتە لە سێشت تاریکی تەنهایی بێدەنگی. ئەمانە زیاترەکەونە شەوە. ئێمە خۆشحاڵین یعنی بەڕاستی کە ئەبینین ئەم دەشەوەی کۆتایی مسلمانان وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەشەوەکەی کۆتایی مانگی زیندوو کردوتەوە بە مناجات و بە زیکر و عیبادەت و بەندایەتی بۆ خوا. بەڵام ئێمە وەکو پێم وتی تەنها عیبادەت کورتەوە نەکەی لەم دەشەوە وە لە شەو تاکەکانە وە لە شەوی 27 بەڵێ ئەم دەشەوەی کۆتایی تەواوی خێر و حەسەنات کۆی بێتەوە تێدا وەکو پێغەمبەری خوا فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هركس شوي قدر بيدار بيت وزندوي كاتوا بإيمان ويقين وبرواوا خوال قناها كان رابردي خوش به. وميدا كاين وكزور للهاولان قناعتين واير شوي بسحوت شوي قدره. وميدا كاين أم شوا قدري خوا فريشتكاني خوا دابارنا سر زبي وسر مملكته اجتماع بركن لعاشتي ورحمته خوش ويسي. ئەو گەورەی و فەزڵەی کە پێغەمبەری خوا ئاماژەی پێدا و خوا لە قورئان ئاماژەی پێدا و بەنسیبی هەموو مسلمانە بێ ئەوانەی کە بێدارن هەرچەندە پێمانەکرێن مەرجنی خۆمە لە مزگەوتە دابنیشین مەرجنی ئێمە هەر بە جەماعەت عیبادەتکەین ئەسڵ عیبادە فەردی ڕەنگە لە تەنهایە تام و چێژی خۆی هەبێ خەڵوەت بکێشین ئەوەی پێمان دەکرێن لە مزگەوت جەماعەتەکان بکەین تراویحەکان بکەین قنوت و عیبادەت و نزات جەماعیەکان بکەین دوای ژەکرد لە ماڵەوە بیان لە گۆشەیەکی مزگەوتەکە دابنیشین ئەگەر لە ناو سیارە و شۆفێری ئەەکەین ئەگەر لە دەشتین ئەگەر نیگا پاپاسەوانین ئەگەر لە هەر کوێکە هایتۆ دڵت پێویستکە بخوا و زکری خواکەین شەڵە بەرگەورەی و فەزڵی و شەوەکە بیت. مامۆستا چی بکەین بۆی تر لە قەدر نزیک بینەوە ئەو تێگەیشتنەمان بگۆڕین کە ئیتر بۆ نمونە وەکو وتمان هەر لە شەوێکا بینەوە ئەو کەسانی کە وا تێگەیشتون تەنها لە شەوێکە عیبادەت کۆ بکەنەوە چەند دڵمان وابەستەکەینەوە بە شەوانی قەدر وا لە ئەهمیەت و لە جەوهەری ئەو شەو پیرۆزانە تێبگەین. لە ڕاستیدا دینداری کۆمەڵی مەقام و مەراتیبی هەیە یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز مقامەکانی بەندایەتیمان بۆ پۆلێ نەکات إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات ئەگاتە خشوع و ذکر و چی وەخوای گەورە ئەفەرمێ الئینسان لە مەقامی ئیسلام بوونە بەڕاستی عیبادەت ناڕەحەتە بەلایەوە لە مەقامی ئیمانە هەست بە دڵنیایی و ئاسوودەیی ئەکا بەڵام هێشتا هەرمابێتی بەڵام کە ئەگاتە مەقامی قنوت تێدا ئیتر ئینسان چێژ و خۆشی لە بەندایەتی وەرەگرێت هەتا نەبینە ئەهلی قنوت ئێمە ناتوان چێژ لە بەندایەتی وەرگرین بۆ پرسیارەکەی جەنابەت کە کردت ئەو وەڵامەکەیەتی لە ڕاستیدا کاتێ ئێمە بین ئەهلی قنوت تەنها ئەوە نیە دەست بەرزەوەکەوی نزا بکەین قنوت ئەوە دێ ملێ تێگەشتم لە خزمەتی قورئانە بریتی لەوەی ئێمە کاتێک ئەبین بە ئەهلی میحراب ئەو کاتە ئیترشینی مەقامی قنوتەوە میحراب بەمانای ئەوە نێت تۆ لە میحرابی مزگەوتێکە عیبادەتکەی میحراب لە حەربەوە هاتووە لە جەنگەوە هاتووە تۆ لەگەڵ سێ دوژمنی سەرەکیە لە جەنگای شەیطان و ئیبلیس نفسی خۆت خراپەی خەڵک هەمووی دەقی قورئانی لەبارەوە هاتووە فەرمودی لەبارەوە هاتووە لەم جەنگانە سەرکەویت ئەبیتە ئەهلی میحراب و تێک بشکی نابیتە ئەهلی میحراب کە تێک شکای نابیتە ئەهلی قنوت هەش کاتێ مرۆڤ لە ململانەی و جەنگەڵستانی شەیطان و نفس و خراپەکانی خەڵکە
بردیەوە ئەو کاتە بێت ئەهلی میحراب وەکو مەریەمی مقدس سەلامی خوای لەسەر بێ خوا باسەکان لە میحرابە خەریکی بەندایەتی بوو خۆ لە میحرابی مزگەوتێکە خەریکی بەندایەتی نەبوو یعنی لە جەنگ و ململانەی جوژمنەکانیدا سەرکەوت وكانت من القانتين بو بأهل قنوت ويخوا فرمي يا مريم قنوتي لربك واسجدي واركعي مع الراكعين أي مريم تشيش ببا لتي كرنوش برا وركوع برا بو خدا ايما قشتينا مقامي قنوت او كات نكشوي كبيستو حوتا نكشو تاكي كان نقدر شوي كوتاي تواوي رمضان اكين بجواني خلوتو مناجات لقل خوي خمانا تشيش لبنداتي ورقل وكات ما وصا او مناجاتو او عبادتو پرشانی کە ئەنجامی دەدەین لەم دەشەوەدا چی بکەین کە بگاتە دڵمان یعنی هەست بکەین کە کاریگەری هەبوو لەسەر دڵ و دەروونمان هەست بکەین ئەو چێژە ئیمانیەی کە لە فەرمودەی پێغەمبەری عەزیزمان ڕزق خوا لەسەر ئاماژەی پێکراوە بگاتە دڵ و دەروونمان هەروەک ئاماژەم پێ لە خزمەتانە ئینسان کە دەستەکا بە عیبادەت و خواپەرستی سەرەتا لەگەڵ نەفسە ڕوبەڕوو ئەبین ئینسان زیاتر بە جەسا عیبادەتەکان ئەنجامەدا سەرنج بدە برادڕێزەکەم خی گەورە لە قورئان فەرمووی وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعین وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعین فەرمی نوێژ بەندایەتی قورسە إلا لەسەر ئەهلی خوشوع نەبێت ئەوە مود لە خزمەتانە ئینسان کە بوو بە ئەهلی قنوت چێژ لە بەندایەتی وەرەگرێت آخر جیاوازیە لە بینی کەسێکە کە خوارد نەخوا چێژی لە یەکە و کەسێک چێژ لێ ناکا ئێستا من و تۆ هەردووکمان هەنگوێنگە خوین بەس تۆ ساغی من ناساغم ئایا یەکتان و چێژی لێ یەکەین یەکمان نەخێر بڕوا بکەن بینی ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلامیش لە بەندایەتیدا ئاوەهایە ئێمە ڕۆژوەگەین بەڵام هەست بە ناڕەحەتی ئەەکەین هێشتا نەبووینەتە ئەهلی قنوت و ئەهلی خوشوع ئێمە لە شەو نوێژمانە بۆ تااقەتمانێ پێغەمبەری خۆسەم ژێری پێکانی ئاوساو لە بەندایەتیە عایشە فەرمووی دەبەسە نا ئەفەلا ئەکوونە عەبدەن شەکوورا نابێ بەندێکی سپاسگوزار بم یعنی چێژی لێ یەکەم سەحابە هەبوو ئەوەندەی لە ڕکووع ماوەتەوە باڵندە بەسەر پشت و سەرشانیەوە نیشتوتەوە یعنی ئەمە زۆری کردە لە خۆی نەخێر چێژە مەولانای ڕۆمی قسەیەکی جوانی هەیە فەرمێ خەڵکی تینوکەن فێر هونەری خواردنەوەی مەکەن کە من تینو بووم بە بەندایەتی خواپەرستی بۆ خۆم دەڕۆم تۆ من تینوکە خۆمەشم بە شوێن ئاواگەڕێم بەس تا ئێوارە فێر هونەری خواردنەوەم کە گڵاسی جوان و پەرداخی جوان با بە تینوم لێ ناخۆەوە بە زۆرە ئەبێ ئینسان ڕۆحی خۆ تینوکە بە بەندایەتی بەچی ماوەیەک نەفس ڕابێنە سەر بەندایەتی بڕۆ مەقامی ئیمانەوە ئەبێ تەسکی نەفسمان کەین ئەو خەڵکە لە نەفسی خۆیدا لە جەنگی نەفسا تێکشکاوە بەڕاستی ڕەمەزان هاتوو خەڵوەتێکمان پێ ئەڵتا ئاکات هەر کەسێک ئێمە ئەگەر ملاحەزە و ئەزموتان کرد بێت لە کۆتای ڕەمەزان و هەست بە ئاسوودەی ڕۆحمانەکەین سەرەتا زۆر ناڕەحەتین بەڵام بەداخەوە دوای ئەو خەڵوەتەکەمان کە شکان خراپێشکێنین نە ئینسان ئەگەر هەموو ساڵی خەڵوەتێکی سی بۆ شەوی بکات سنەت و ڕێبازی پێغەمبەران بووە موسا پێغەمبەر چل شەو خەڵوەتی کێشا بۆ خۆ پێغەمبەری ئێمە سەڵام هەموو ساڵی ئەچوو بۆ ئەشکەوتی حەڕا کان یەتەحەنەث فی غاری حەڕا خەڵوەت ئەبێت خۆراکی ڕۆحی ئێمەیە خەڵوەت واتە بەندایەتی بە تەنها ئینفرادی من دانیشم لەگەڵ خۆی خۆمان مناجات دەکەم تەهلیلە دەکەم ئێمە گەر چوونە مەقامی خەڵوەتەوە مەقامی قنوتەوە چێژ لە بەندایەتیەکەین ئەو کات بۆ خۆمان عیبادەت ئەکەین بۆ خۆمان ئەمێنینەوە ماندوو نابین ئەوەی سە خەڵک بەداخەوە فێر بووە بەس سزای مەعیدەی خۆیدا کە بەڕۆژووە بێت بەڕاستی خەڵکە ئازایە من ئەڵێم خەڵکە ئازایە نوێژەکات و تااقەتی نییە ئەو خەڵکە بەڕۆژووە بێت و برسیە بێت و تینوێ بێ نە تۆ وا بکە ڕۆحت برسی بێت خۆراکی ڕۆح ئیمانە خۆراکی جەستەمان ئەو مەواد غەزاییە کە ڕۆژانە بەکاری دێنین هەتاکوونی ئەم نەفسە تێک نشکێنین قەفەسی نەفس لە نێویدا ڕۆح هەیە ئەو بولبولی ڕۆحەمان ناتوانن بفرە باڵاکە بۆ ئاسمانی مەلەکوتمانەوێت مامۆستا ینی دەبینین لە کۆمەڵگای ئێمەیە دەسەڵات زۆر جار ڕاگەاندنەکان کەسانێک تێکدەر کارەکەن لەسەر تێکدانی ماهیەت و مانای جوانی ڕەمەزان بڵێ ینی زۆر جار وا دەکەن بە ئاراستێکی تریا دەبن ڕەمەزان بۆ هەندێک بابەتی لاوەکی بەکاریە کە ئەسڵەن لەو بابەتە جەوهەری و دەرونی و ئیبادەتانە دوورمانە خاتەوە کە ئەسڵەن کە پێویستەکە لە مانگی ڕەمەزانە زیاتر لەوانەیە بینەوە بە نەفسی خۆمان نابچینەوە خوشکی بەڕێز سەرنج بن ئەوەی کە ئێوە ملاحەزتان کردە منیش بە هەماشە ملاحەزەم کردووە یعنی کۆمەڵێک کەناڵ هەن لە سێبەری دەسەڵاتە گەورە بوون و گەش ئەسڵەن دابەستن لە ڕووی ژەنابچان و میدیای سێبەریشمان هەیە بە دەور و ئەترافی دەسەڵاتان دێن خەڵک بەشتی لاوەکیەوە سەرقاڵ و مەشغوڵەکەن بەڕاستی کەم تەرخەمیان نەکردووە ڕاستگۆ من لەگەڵ خەڵکە خەڵکیان ماندوو کردووە خەڵکیان ناویمەت کردووە خەڵکیان برسی کردووە بەشێکی زۆریشان خەڵک بەکوی لێ کردووە ئەوجا هاتوون لە مانگی ڕەمەزان با ناوی هیچ کەناڵێ نەبەرین
دیێن خەڵک بەشتی بێمانە و پڕپوچەوە سەرقاڵەکەن دوول لە ڕووی جەنابتان و ئەم کەناڵە خۆشەویستە ئایا دروستە تۆ بە ڕۆژوو بێت و تماشای فیلمی پۆڕن بکەیت تۆ سێ بێ ئەدەبێ بە خەڵکێکن ڕۆژەوان خۆی لە مەلەزاتی حەڵال ئەگرێتەوە چیکیشی بەوەیە ئایا دروستە تۆ نازانم تاوڵە دۆمینەکەیت و بە ڕۆژوی ئایا دروستە جا دێمە خزمەتت ئەی بۆ نییە پرسیارێکی جەوهری بکەین ئایا دروستە تۆ بە ڕۆژوی بیت و کوێلەی دەسەڵاتێکی زاڵم بی ئایا دروستە تۆ مسلمان بیت و بە ڕۆژوو بیت بەڵام قوت و مقدرات و موچی خەڵک بخۆیت نەوت و غاز و ژیانی خەڵک بۆ خۆت زەوتکەی ئایا دروستە تۆ ڕێشی هەبێ و مسلمان بیت و خۆ بە ئەهلی تەوحید بزانیت و دەسەڵاتێکی زاڵم و ستەمکەر بە وەلی ئەمر و براگەوری مسلمانان بزانی وەرە ناو پرسیارانە بڕوژێنن خەڵکێک بەشتی لاوەکیەوە سەرقاڵ مەکەن خەڵک وشیارە سپاس بخوا مەحیوتەنیش کرد وشیارە مەحوی تێدەگا دنیا خراپاتە خەڵکی ژەزانی ئێوە خەریکی چ گەندەڵستانێکتان خولقاندە بۆ ئەو میلەتە بەڵێ زۆر پرسیارەکە وەجیهە بەجێی خۆیەتی خەڵکیش دەبێ ئاگادار بێ عیبە بۆ مامۆستایشی ئاینی بە معریفەی ئاینی بڕە وەڵامی هەندێک پرسیار باتەوە خەریکن ئاراستەکە بەلا ڕێدابن لە ڕەمەزان ئادیان شتی بێمانە ڕوژێنن نەخێرە بێ پرسیارە جەهورەکەمان لێ بێرەوە نەشێ ئێماندار خۆی دەزانێ ڕۆژوو بۆ شێگرێ مسلمان خۆی لە مەلەزاتی حەڵال ئەگرێتەوە مامۆستا زۆر جار بۆ پڕکردنەوەی کاتەکانی بەرنامەکانە ئەوە بەشێکێتی بەڵام مامۆستای بەڕێز ببەخشە بەشەکەی تری ئەوەیە بەڕاستی خەڵک لە شتی بچووکە مەشغوڵەکەن خەڵک بەشتی بچووک و مەشغوڵەکەن یانەوێ ئاسی بیرکردنەوەی ئێمە لە شتە سادە و لاوەکیەکان بمێنێتەوە بۆ ئەوەی نیان پرژێتە سەر بابەتە جەوهەریەکان ئەوان چ خەسارێکیان لەو خەڵکەداوە چ خیانەتێکیان لە دین و لە ژین و کەلتور و کۆمەلگا کردو مامۆستا سەبارەت بە بەخشینایە لەم شوانەدا ببەخشینەگە بە بڕێکی کەمیش بێت هەمان ئەو خێر و چاکەیەمان دەست دەکەوێت کە زیاتر لە 1000 مانگەکە ئوستازی بەڕێز قەدر سێ تایبەتمەندی هەیە قیام سیام حەسەنات تێیدا شەونێش بکەین شەب بێدار بین بە ڕۆژا بە ڕۆژوو ئەبین و هەروەها خێری تیا بکەین باشترین خێر بەخشینە ڕەمەزان مانگی بەخشینە بەڕاستی خەڵکی نەبەکیە بەخشن وەکی ئەکەن بە نوێنەری خۆتان پارە بدەنە دەستی سپاس بەخواوەیەک لای بۆ تۆ بۆ خەڵک کە بەڕاستی بەخشین بەڵێ گەورێ بەڵام دەرەگی خەڵکی خۆیەوە بە خەڵکی خۆی ئەشێت و ئەبێ بیدەین هەر کەسێک لە ڕەمەزانە وە لە ناو ئەو شەوانەی کە خۆی گەورە فەزل و گەورەی و شکۆی پێداون کە شەوی قەدرە هەر خێرێ بکە بە نەسی قورئان و بە نەسی فەرموودە و بە قسەی هەموو ئەهلی تەفسیر و زانا گەورەکان یەک ئیستیغفاری تۆ خێری ئیستیغفاری 1000 مانگی نەک 1000 ئیستیغفار یەک نزای من و تۆ خێری 1000 مانگ نزاکردنی هەیە خوا گەورە پێداوە فەزلێکە و دایەتی بەو شەوە یەک حەسەنەی من و تۆ کەیکین لە 1000 دیناری تەبع و بگرێت تا 25000 تا هەرچەندە پێمان نەکرێت لەم شەوەدا بیبەخشین بیدەین بە خەڵکی پێویست و خەڵکی معنی دڵنیابین خير من 1000 شهر علماء فرمش تفسير معناتها يعني ليلة القدر العبادة فيها والأعمال الصالحة فيها خير من 1000 شهر کردەوەی چاک تێدا دەی باشترین کردەوەی چاک بیکەین بریتە لە نوێش بریتە لە بەخشین و ئینفاق بریتە لە سیلەی ڕەحم و بەسەرکردنەوەی خەڵک یعنی تۆ ئەکرێت ئەو شەوە خۆ قەدر زیند و ڕاگرتنی هەر شەو نوێژ نییە هەر تەراویح نییە بڕۆ سەردانی کەسێکت کە نەخۆشیەکە مسلمانی هەژارێ بە ئینفاق و بەخشین بەسەر بکەرەوە گرنگەوەی ئێمە تێیدا سەرقاڵین بە چاکە و حەسەنات و خێرەوە بەڵێ مامۆستا دەبین زۆر جار دەوڵەمەندەکان ئێمە بە درێژایی ساڵ ئەتوانین زەکات لە ماڵەکانمان دەرکەین بەڵام ئەبینین هەمومان لە مانگی ڕەمەزان ئاکەوینە خۆمان ئەگەر شتێکمان هەبێت زەکاتەکەمان لەو مانگەیە ئەبەخشین هەنی گرنگی ئەمە لە چیایە و ئایا سەرڕە ئێوە گەرێمە لەو شتێک کە نیمانە زۆر جار ئەگەر هەژارێک بێ لە لەتە خوڕمایەک ببەخشێت لەو شتەکەمی کە هەیەی ئەمە لای خۆی گەورە چ پێگەیەکی هەیە بگومان ئێمە دووشت هەیە هەم سەدەقەمان هەیە هەم زەکاتمان هەیە زەکات واجبی سەرشاری مسلمانان ئەگەر خاوەنی ماڵ بن ماڵ بن ئەگەر خاوەنی علم بەخشین ئەگەر خاوەنی هێزمی هێز بەخشین چیمان پێی ئەوە بەخشین زەکاتی ماڵ خەڵکی کورد کوردەواری خۆمانی خەنە مانگی ڕەمەزان لەبەربەری ئەو خێر و چاکە کە جەناب ئاماژە پێدا کبادام مەوسیمەکە تۆ ساڵان یەکجار زەکاتە دەی ئەبێ لە ڕەمەزانە بیدەیت لەبەر ئینشاڵڵا خوا گەورە فەزڵ و شکۆ و خێر و حەسەنەی ئەو مانگەکە بە تووشەوە ئەگەر بۆ نمونە چوزانم $100 بدا بە زەکاتە خوای گەورە بەشکم بە هەزاران قات بۆی قەرەب و کاتەوە زۆر باش مامۆستایان بەردەوام دەبین لە سەر بابەتەکانمان وە ئینشاڵڵا زانینی زیاتر لە باریشەی قەدر و دەخینە بەردەم بینەرانمان بەڵام دەچین لای بەشێک لە پەیامبەرانمان زانین لە مزگەوتەکاندا چی دەگوزارێت دەچینە لای پەیامبەرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵای خوا لێبێت و لە چ مزگەوتێکی لە شاری سلێمانی
بەڵێ دانیار سڵاوی خواتان لێبێت ئێمە ئێستا لە مزگەوتی خێرخوازانی لە شاری سلێمانی دیارە لە مزگەوتەش هاوشەوەی مزگەوتەکانی دیکە لە شار و شارەچکانی هەرێمی کوردستان بۆ بەرز ڕاگررتنی شەوانی قەدر کە ئەم شەو شەوی 27 ڕەمەزانە دیارە لەم شەوەدا سەرجەم مزگەوتەکانی شاری سلێمانی جمعیان دێت لە نوێژخێنان و هاوڵاتیان و مسلمانان بۆ بەرز ڕاگررتن و زیندووکردنەوەی شەوی قەدر کە ئەم شەو سەرجەم مامۆستانی ئاینی و زانانی ئاینی لەسەر ئەوە کۆکن کە ئەم شەو شەوی قەدرە چونکە زۆر لە زانایان باسییان لەوە کردووە شەوی 27 ڕەمەزان شەوی لەیلەتول قەدرە بۆیە لەم شەوەدا مزگەوتەکان تا بەرەبەیان جمەی دێ لە هاوڵاتیان دیارە ئەم ساڵیش جیاوازە ساڵانی دیکە بەهۆی کەمبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم بابەتانە ینی مزگەوتەکان زیاتر قەرەباڵ خەبەراورد لەگەڵ پار و پێرار من ئێستا مامۆستا محەممەد منیم لەگەڵایە پێشنێژ و تارخێنی مزگەوتی خێرخوازان دەمێ ئەو باسی گرنگی شەوی قەدرم بۆ بکەوە بۆ 27 مانگی 27 ڕەمەزان زیاتر خەڵک ڕوو لە مزگەوتەکان دەکات ئایا ئەمە تا ئەندازەیەکی گلایی بۆتەوە کە شەوی 27 لەیلەتول قەدر یاخودنا مامۆستا سلام عەلەیکوم سڵاو لەبێ سلامت بیاخوا دەمەوێت پێم بڵێ بۆ لە شەوی 27 ڕەمەزانە زیاتر مسلمانان لە مزگەوتەکان دەمێننەوە و ئایا گرنگی ئەم شەوە زیاتر لە چیە دەبێت لەم شەوەدا مسلمانان چی دوعا بکەن و ئێوەکە لە مزگەوتە دەمێننەوە بەرنامە و کارتان چی دەبێت تاوەکو دوای نوێژ بەڵێ سوپاسەوە بەڕێستان سوپاسەوە و دەرفەتە دەستخۆشیتان لەکەم بۆ گرنگیدان بەم بابەتە کە ئەمە بەشێکە لە ژیانی میلەتی کورد کە میلەتێکی مسلمانە گرنگی بە بۆنە ئاینەکان و کاتە پیرۆزەکانەدا هەڵبەتە معلومی هەموو لایەکە کە شەوی قەدر یەکێکە لەو شەوە گەورە و پیرۆزانەی کە خوای پەروەردگار وەکو دیاریەک وەکو خەڵاتێک بەخشیوەتی بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئاوادانکردنەوەی ئەو شەوە بەپێی دەقی قورئان بەپێی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەجر و پاداشێکی یەکجار گەورەی هەیە بۆ نمونە لە قورئانی پیرۆزە لە شەئنی ئەم شەوەیە سوورەتێکی تەواو بە تەواوەتیدا بەزیوە وەخوای پەروەردگارە فەرمێ لە ئاوادانکردنەوەی ئەو شەوە چاکترە لە عیبادەت و پەرستشی 1000 مانگ کە ئەکاتە زیاد لە 83 ساڵ و تقریبا 6 مانگ یعنی ئەگەر کەسێک خوای گەورە بە قسمەتی بکاو بتوانێت ئەم شەوە ئاوادان بکاتەوە وەکو جارێکی تر تەمەنێکی تری پێبەخشرا بێ یعنی هەموو ساڵێک کە تۆ ئەو شەوە ئاوادانەکەیتەوە 83 ساڵ تەمەنی عیبادەت ئیزافە بێ بۆ ئەو تەمەنەی کە هەتا ڕەنگە خەڵکانێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گلەی ئەویان بکردا لای خوای پەروەردگار کە میلەتەکانی تر بۆ 1000 ساڵ تەمەنیانە بۆ ئێمە تەمەنمان کورتە 70-80 ساڵە بەڵام خوا وەکو ڕێزێک بۆ ئەم ئومەتە ئەم شەوەی بۆ داناوە ئاوادانکردنەوەی ئەم شەوە بە عیبادەت و بە خواناسی یەکسانە بە زیاد لە 83 ساڵ عیبادەت و پەرستش واتە هەموو ساڵێک تۆ ئەتوانی 83 ساڵ ئیزافە بکەی بۆ تەمەنی خۆت پاشان ئەو شەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ ئەبێتە مایلی خۆشبوونی هەموو گوناه و تاوانەکان وەکو فەرمیێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک شەوی قەدر ئاوادان کاتەوە بە ئیمانێکی تەواوە بە ئومێدی ئەجر و پاداشت وەلای خوای پەروەردگار خوای تەعالی لە هەموو گوناهەکانی لەوە پێشی خۆشە بێ لەبەر گرنگی ئەم لێخۆشبوونە لەبەر گرنگی ئەم بابەتە بۆیە ئەبینی مسلمانان سوپاس بە خوای پەروەردگار بە گڕوتینێکی باشەوە دێن ئامادەی مزگەوتەکانە بن و ئەو شەوە ئەخوازنەوە سوپاس بۆ خوای ئێمە هەموو شەوەکان دانوشتوین بەڵام ئەم شەوی 27 تایبەتمەندیەکی زیاتری هەیە دقەکان زیاتر تەکید لەسەرەوەکەنەوە کە بۆچوونەکان زیاتر بۆ ئەوچن کە لەیلەتول قەدر بریتی بێ لە شەوی 27 حتى هەبوو لە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێنی خواردووە لەسەر ئەم شەوە کە ئەم شەوەیە بەڵام حکمەتێکی تایە بۆ بە دقیقی دیاری نەکراوە بۆ یەکلا نەکراوەتەوە لەبەرەوەی کە مسلمانان هەوڵی زیاتر بدەن تێکۆشانی زیاتر بکەن چونکە ئەوە مانگە بەرەو لەم ڕۆژەی کۆتاییە بەڵێ ئیترەوە ئێمە لە کۆتاییەکانی ئەم مانگەیان کۆمەڵی دەرفەتی زۆر هەبوو ئەگەر قۆستمانەوە باشە ئەگەر نا ئێستا ئەم دەرفەتە لە بێشمان ماوە دەرفەتێکی گەورەیە سەدان خەڵک هەتا بەینی هەر ناخەوێ ئێستا ئەمە دەرفەتێکە کە تۆ بە چەند سەعاتێک عیبادەت قورئان خوێندن دوعا و پاڕانەوە ئەم ئەجر و پاداشێکی زۆر بۆ خۆت دەستەبەرەکەی لایەکی تریش لە گوناه و تاوانەکانت ئینشاءالله خوای پەروەردگار خۆشە بێ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی گرنگی زیاتر بەم شەوە ئەدەین لەبەرەوەی خەڵک زیاتر میوانی ماڵەکانی خوای پەروەردگارن لە خزمەتیان نابین بە شەو نوێژکردن بە دوعا و پاڕانەوە بە وتار و ئامۆژگاریکردن بە بەرنامەیەکی جوان ئینشاءالله مزگەوتەکان بەڕێوە بین و ئینشاءالله بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان خۆش بە کاتی نوێژە مامۆستا داوای لەبەر ناکەم هەر زۆر کاتت نەگرین سوپاس بە جەنابەت بەڵێ دانیا دوای کەمێکی دیکە یعنی ئێستا تورکان نوێژی شەو نوێژ کراوە 10 دقە
مەجالێک وەرەگرن تاوەکو نزیکەی کاتژمێر دووسی خولەک لێرە دەمێنەوە. ئێستا لە مزگەوتێک کە من لێم قەرباڵغێکی زۆر هەیە، یعنی نوێژخوێنان و مسلمانان ڕویان لە مزگەوتەکە کردووە و وەکو مامۆستا ئاماژەی پێکرد تا بەرەبەیان لێرە دەمێنەوە دوای ئەوەی کە قورئان خوێندن و وتاری مامۆستا پێشکەشەکرێت، دوای ئەوە بەردەوام بدەمن لە نوێژەکان تا نزیکەی کاتژمێر 2:30 لە مزگەوتەکانی شاری سلێمانی عیبادەت و نوێژ و قورئان خوێندن بەردەوام دەبێت. باشە، زۆر سپاس ڕامیار لەگەڵمان نبووی. خەلازان خۆشەویستانەوەی بینیتان دیمەنێک لە مزگەوتێکی شاری سلێمانی بوون. سپاس بۆخوا لەم شەوانەدا دەبینین کە مسلمانان پۆل پۆل لە مزگەوتەکاندا عیبادەتی زیاتر ئەنجام دەدەن بۆ هیوایی کە لەم دەشەوەدا ئینشاءالله شەوی قەدر ببێتە نسیبی هەموو مسلمانی وە گرنگە لەم شەوانەدا زیاتر عیبادەت و پەرستش ئەنجام دەین. هاوکارم ڕامێر ئاماژەی بە شتێکی جوان کرد کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی وابوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر هاوڵاتیان ڕویان لە مزگەوتەکاندا کرد و کەمتر لە مزگەوتەکاندا کۆ دەبوونە. بەڵام سوپاس بۆخوا کە ئەمساڵ و نەخۆشیەت تا ڕادەیەکی زۆر لە مسلمانان دوورکەوتوەوە بۆتە ئەوەی کە زیاتر مسلمانان لە مزگەوتا بمێنەوە و عیبادەتی زیاتر ئەنجام دەن. ئێمە بەردەوام دەبین لەگەڵ پەیامبەرانمان دەچینە پارێزگای هەڵەبجە بزانین لەوێ ئەم شەوە چۆن زیندوو دەکرێتەوە، مسلمانان عیبادەتەکانیان چۆن چۆنی ئەنجام دەدەن. دەچینە لای پەیامبەرمان سامان فەتاح. سامان سڵاوی خوا لێبێت، لە پارێزگای هەڵەبجە چی دەگوزارێت و مسلمانان چۆن ئەم شەوە زیندوو دەکەنەوە. با بچینەوە بۆ لای مامۆستا تا پەیامبەرمان سامان حازر ئەبێت. مامۆستا شتێک هەیە کە زۆر ئێمە جەختیخینە سەر ئەوەیە کە نوێژکردنە قورئان خوێندنە زۆر جار نوێژەکانیشمان با ڕاست بڕۆین بێڕۆحە، ئاگامان لە نوێژەکانمان نییە، زۆر جار نازانین ئەڵێن چی. تا چنێ گرنگە ئەو شەوانەیە بێجگە لەو عیباداتانی کە ئیکەین لە نوێژ و قورئان خوێندن و زیکری خوای گەورە بە خۆمان بچینەوە، لەو هاڵانی کە کردومانە لە ڕقوکی نەخۆمان پاکەینەوە، دڵ و دەروونمان بەرامبەر کەسانی تر و بتوانین دڵێکی لێبوردەمان هەبێ، دەروونمان ئاسوودە بێ لەم شەوانەدا. بەڕاستیان مرۆڤ بەگشتی سێ پەیوەندی هەیە: پەیوەندی لەگەڵ خوا، پەیوەندی لەگەڵ خۆی، پەیوەندی لەگەڵ خەڵک. من بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ خوادا ئەبێ عیبادەت و بەندایەتی بکەم. ئەوە هیچ شوێنەوارێک لەسەر علاقی من و تۆدا نانیوەکو مرۆڤ. باشە، بۆ پەیوەندی لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەرم پێویستم بە ئەخلاق هەیە. بۆی مجتەمع تەنزیم بێ ئەبێ ئەخلاقی تیا بێ، ڕەوشتی بەرزی تیا بێ. بۆ پەیوەندی لەگەڵ خۆم پێویستم بە گەشەی ڕۆح هەیە، تەسکەی نەفس پەیوەندی بە خۆمەوە هەیە. ئێمە ئەبێت بەڕاستی لە پاڵ بەندایەتی بۆ خوادا خۆشمان خاڵیکینەوە لە نەخۆشیە دەرونی و ئەخلاقیەکان. ناکرێت من لەگەڵ خوادا پەیوەندیم بەهێز بێ، لەگەڵ برا خوشکمە، لەگەڵ کۆمەڵگامان، لەگەڵ خانەوادەما پەیوەندیەکانم وێران بێ. بەڕاستی خەڵکی ئێستا خراپ لە هەنێ مەسائل تێگەشتووە. دیدار لەگەڵ خوادا هەرەوە نییە ئێمە چاوەڕێکن لە قیامەتە ژوانکەین لەگەڵ خوادا. وەک زانەکانە فەرمن، خوای گەورە فەرمێت هەر کەس ئەیەوێت لەگەڵ منە ژوان ببەستێ با کردەوە چاکەنجام بە باشە، ژوان بریتی لەوەی سەردانی خەڵکیت، نەخۆشیە بەسەرکەیتەوە، دەستی پیرێ بگریت، ئاگاداری دراوسەکانت ئاگاداری مافی دراوسەکانت بی بەسەرتەوە. فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا. خوا فەرمێ هەر کەسێک ئومێدی هەیە ژوان لەگەڵ بنا ببەستێ، یعنی تۆ لە دنیادا لەگەڵ خوا ژوانە بەسی کاتێکی فیرێک دراوسەیەک نەدارێک نەخۆشیە بەسەرەکەیتەوە. خوا لەوەیە. خوای گەورە هەموو جارێ وەکو مەولەنا فەرمێ لە کەعبانیە ئەو تەوافەی تۆیەکی تو بۆ ئەگەڕێی بۆ خوا ئەگەڕێیت، ئایا خوا دۆزیتەوە؟ کاتێک تۆ لە تەوافا خوا بینیتەوە، لە سێبەری ماڵ هەژارێکی شەخوا ببینیتەوە، لە ماڵی نەخۆشێکی شەخوا ببینیتەوە. حەدیسە قودسیەکە فەرمێ ئەوە بەندەکەم نەخۆشم بۆ نەهاتی بۆ لام، ئەوە بەندەکەم برسیم بۆ نەهاتی بۆ لام. خوا تۆ کەی برسیتە بێت، تۆ کەی نەخۆشەکەوی، تۆ کەی بێجل و بەرگەبی. فەرمی ئەی بەندەیەکی منت نەبینی بێ پۆشاک بوو، نەتبینی برسی بوو، نەتبینی نەخۆش بوو، چیت بۆ کرد؟ ئەمانە هەمویان ژوانی خواین. لەبەرەوە بەڵێ مرۆڤ لە پاڵ بەندایەتی خوادا ئەبێت لەگەڵ خەڵکیشا پەیوەندی بەهێز بێ. وەکو پێم وتن من بە ئەخلاق پەیوەندیم لەگەڵ خەڵکا بەهێزەکەم. ئەخلاق بۆمانە تەقلیدیە کە فێری بووین. ئەبێ ئینسانێ بین خاوەنی خاکی بوون بین، کیبرمان نەبێ، ئینسانێ بین خاوەنی سەماحەت و لێبوردەیی بین، ئینسانێکی سینە ساف بین، لە بەرامبەر خۆ ناشرین و ناپەسەندەکان لە خۆ دوورخینەوە
انشاءڵڵا پەیوەندیشمان بەهێزی مامۆستا ینی بۆ من ئەگەر زوڵمم لە کەسێک کردبێ ئەگەر وام لە کەسێک کردبێ لەو شەو پیرۆزانە دانیشێ دوعام لێ بکە یان ئەزیێتیم یا بێ حەقیم خواردبێ چەندێک پێویستە بە خۆمان بچینەوە داوای لێبردن لە بەرامبەرەکەمان کەین کاتی حەقی یەکێکمان لابوو بیدەینەوە بینی خۆمان و مرۆڤەکانی تر چاکین بۆی بینمان لەگەڵ خۆی گەورەیە باش بێت مامۆستای بەڕێز بەڕاستی دووجۆر گوناحەیە گوناحی ئەخلاقی لەگەڵ گوناحی شەرعیە من بۆ گوناحە شەرعیەکانم دەبێت داوای لێبوردن لە خوا بکەم بە تۆ گوناحی ئەخلاقیەکان دەبێت داوای لێبوردن لە ئێوەش و لە خوش بکەم یعنی مافی خوا بەسەر منەوە وەیە مافی خوا خۆم بەڵام کاتێک زوڵم لە خوشتێک لە برایەک لە کەسێک مەکەم ئەبێ گەردن مازاکات ئەبێ داوای لێبوردنی لێ بکەم مافەکەی بۆ بگەڕمەوە ڕەد المەظلەمە ئەو جا بچمە حزوری خوا نوێژی بۆ بکەم ما کاتێ باسی نوێژە بارانەیە کرێ بۆ نمونە زانایانێک هێنانە کێ مافیەوە هێ بچێ نوێژە بارانەکە بڕوا ستەمەکان گێڕێتەوە بۆ خەڵکی مافەکان گێڕێتەوە بۆ خەڵکی ئەو جای بێتە حزوری خوا باشە یعنی کاتێک ئینسان گوناحی ئەخلاقی ئەنجامەدا بینی خۆی و خوا و بینی خۆی و خۆ خەڵکی شتێک دەدات ئەوەی هەنی لە زاناکان نافەرم گوناحە ئەخلاقیەکان گەورەترن لە گوناحە شەرعیەکان کاتێک تۆ ڕۆژێ ناگری بۆ خوا مافی خوا خۆی بەڵام کاتێک تۆ درۆ لەگەڵ دوور دەم لە ئێوە نەبێم درۆ لەگەڵ تواکەم خیانەتێکت لێ یەکەم ئەوە کاتە بینی خۆم و خواش و خەڵکیشم تێکداوە ئەمان گەورەترە خوا بەڕەحمتری میهرەبانترە خوا دەوڵەمەنە بەڵام مەحاڵە خەڵکی لێمان خۆش بێت مامۆستا دەمەوێت ئەماژە بە شتێکی دیکە بکەین سەراحەت بین مەسلەی کە باسی یەکەم بەڕاستی ئێستا دەبینین لە زۆری لە مزگەوتەکاندا دایکان و باوکانێکی زۆر هەن عیبادەتێکی زۆر ئەنجام دەدەن و دڵیان تا بەرەبەیان ناخەون بەڵام دەبینی کە مناڵەکەی گەنجێکە لە ماڵەوە خەوتووە هەڵی مەسان کە لە کاتێکدا پێغەمبەری ئەزمان دوودی خۆی لەسەر بێ خێزانەکانی ئەستاندۆتەوە کە لەم دەشەوەدا عیبادەتی زیاتر ئەنجام دن یاخود کچێکی هەیە پۆشتە نییە باڵا پۆش نییە و لەوانەیە زۆر ڕوولەدی نەبێت تا چەند گرنگە دایکان و باوکان لەگەڵ ئەم عیبادەتانی ئەنجام دەدەن پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵەکانیان بکەن چونکە ئەوانژنەوەی دوهاتوونیان هەر ئێمانی نەکات بۆی بڵێ لەوانەیە بچێتە بەهەشت بەڵام باڵاپۆش نەبێت کۆمەڵ بابەتی دیکە هەر لەو بارەوە هەنە گەراماژەیەکی پێ بکەین پەروەردەی خانەوادە پەروەردەی ماڵ و منداڵ نەوەکانمان بەڕاستی ئەرکی سەرشانمانە بە زۆر تۆ ناتوانانی مناڵەکەت بکەی بە حیجاب بە زۆر تۆ ناتوانانی نوێژی پێ بکەی بەڵام ئیشی تۆ ڕێنمایی بکەیت خەڵی خوا نەخڵەتێنێ بڵێ وەڵا حەزرەتی نوح کوڕەکەی کافر بوو ژنەکەی کافر بوو هەتا ئەو لەحزەی لافاوەکە دێت و ژنەکەی کوڕەکەی ئاوەی با خەریکی بانکردنیانە بۆ لای خۆ هەتا ئەو لە حەزەبانیانەکە بۆ لای خۆ لە ئیشی خۆی نەوەستاوە تۆ ئیشی خۆت کە ئەو دییانایەوە ئەو ئیشی خوایە تۆ ئیشی خۆت کە کاری خواجێ بەڵە بۆ خۆی گەورە بەڕاستی ئێمە ئەوەندەی خەڵک چاوی لە کردەوەکانمانە گوێ لە قسەکانمان نییە ئاگامان لەوە بێ باوکێ بۆ خۆی جگەرەوە نێرگە لە بکێشە ناتوانێت بە کوڕەکەی بڵێ جگەرە مەکێشە دایکێ بۆ خۆیەتی زاماتی نییە سەرقاڵی موبایل و فەیسبوک و سوشیال میدیا ناتوانێت بە کچەکە بڵێ کچەکە موبایلەکە فڕە بدە بخەوە سەرێکت کە دایکێ بۆ خۆیەتی زاماتی نییە بە پۆشاکی شەرعیەوە بە هاتوشوی مزگەوتەوە ناتوانێت بە مناڵەکانی کەواتە ئێمە بە سلوک دەتوانی بانگەوازکەین پێغەمبەری خوا سەلەم بە ئەخلاق ئەو خەڵکی مان کرد بۆ دین زۆرێک لە مەڵاتەقی شەرقی ئاسیا و ئەوروپا کاتی خۆی کە هاتن ناو ئیسلامە خۆ بە داعوە نەبوو بە شەڕ نەبووە بازرگانە مسلمانەکان بە سلوک و ئەخلاقی جوانیان سوێنیان نەخۆر غەشیان نەکرد فێڵیان نەکرد ئێستا فڕوفێڵ و غەشی مسلمانان بەسە بۆ ئەوەی ڕووی دەم لە خەڵکی باش نەبێ خەڵک کافر بێت باشە لەبەرەوە بێ دایک و باوک وەک چۆن خۆی تەماعی هەیە خوا لێی خۆش بێ ڕێنمایی کوڕەکەی کچەکەی کە من کاتێک ئەتوانم لە مزگەوتەکەمە مناڵی خەڵک بانکەم بۆ قورئان خوێندن دەستی کوڕەکەی خۆم بەگرمەی بم پێشەوان قورئانی پێڵێم دەستی ئەگرمەی بم نوێژی پێکەم لەگەڵ خۆمە ئەو کات ئەویش چاو لەم لەکاو مناڵەکەی ئەنێرێ دایک و باوک گەبێ لە خوانە دەست پێ بکەن ئەو جا مناڵەکانی خۆیان بەرنە مزگەوت ئەم گەرمە خێرە نورە فەزلە باب مناڵەکە شۆک تۆ سودمن بێلی ناکرێ وەکو بەداخەوە زوو لە ڕابردووا بوو بۆ خۆی ئەچوو حەجیە کرد کچەکەی نێزانی نوێژ بکات بۆ خۆی ئەڕۆی خواپەرسیە کرد و خێر و حەسەناتیە کرد کوڕەکەی پێعایی بوو بڵێ من مسلمانە ئەو شوعێت کاتی خۆی کاری لەسەرەوە کرد هاتن لە ڕەمزەکان و لە شێخ و مەلاکان و دەستیان پێ کرد بۆ لەبەر خەڵک کاریگەریان هەبوو واجهی خەڵک بوون هی مناڵی ئەمانە لە خشتە بەرین خەڵکی تر بە ئاسان لە خشتە بەری ئەوەی خوای گەورە فەرمێ پێغەمبەر سەلەم ئەفەرمێ بە ژنەکانی پێغەمبەر سەلەم سەلامی خوا لەسەر بێ ئەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە تاوانێ بکا دوو تاوانی کردووە بۆ چونکە خەڵک چاڵێ ئاهاژنەکەی پێغەمبەری خوا حیجابی نییە ئاهاژنەکەی پێغەمبەری خوا پابەد نییە بەدینەوە بۆ زەمەکە غیبەتەکە ئێمە کە سەرمەشقین دایک و باوک سەرمەشقە دایک و باوک سەرمەشقە تا خۆ چاک نەکا
مناڵەکانیشی بۆ شەر نابێت. مامۆستا شتێکی زۆر جوانمان باس کرد کردەوەی مرۆڤە. ئایا کردەوەی هەر یەکێک لە ئێمەی موسڵمان لە ئێمەی ڕوو لە مزگەوت لە ئێمە کە خۆمان بە موسڵمان و بە کەسێکی ئیماندار دەزانین چنێ گرنگە لە مامەڵەی من لەگەڵ دراوسەکەم لە مامەڵەی من لە کڕینی شتێکە بێکە ڕۆژانە بۆ ماڵکی خۆم ئەیکڕم ڕازگۆیی خۆم یان جاری وایە ئەچمە مزگەوتێکەوە خەڵک بە هەڵێکی هەبوو ئیتر نەیشکێنمەوە بێزاری نەکەم وانەکەم ئیسلامی لا ناشرینکەم زۆر جار ئێستا گەر مناڵمان بینی بە زۆر بەمان زۆر مناڵمان بینیوە ئێستا گەورە بووە ئەڵین بۆچی ڕوود لە خواپەرسی نەکرد بۆ ڕوود لە مزگەوت نەکرد یەکسەر ئەوە هێنێتەوەڵێ شکانیانمەوە ئیهانیان کردم ئیسلامیان لا ناشرین کردم کاتە ئێمە هۆکارێکین بەوەی ئیسلام جوان بگەێنین یاخود بەعکسەوە بە پێچەوانەوە ئەم پەیامە بگەێنین ئێمە ئاوێنەی خوای لەسەر زەویدا ئێمە خەلیفەی خوین ئەتوانین نوێنەرایەتێکی باش بکەین بێگومان ڕاستەکەن من زۆرجار هەتا ئەم شەولێتان ناشارمەوە گەنجێکدای لە مناڵێ من پێم ناخۆش وتم ئەگەر ئەوەی ئەهلی مزگەوتە نابێت لە مزگەوتە مناڵ دەربکات مناڵ بەگاڵەگاڵ مزگەوت بەگاڵەگاڵی مناڵەکانەوە خۆشە بە سوعبەت و ئەگەر تۆ لە مزگەوت دێرەکێشێ بۆ تۆزە بە سەبر هەبێ یعنی بەڕاستی تۆ کاتێک گەورەیت تۆ نەتوانی سەماحەت بەرامبەر مناڵێ بنوێنی ئەنجا ئەوە تووە بۆ خۆی تۆش بۆ خۆت ئەو ڕێ لە تۆ ناگە کە تۆ ڕخوای گەورە دڵی پەیوەستە مناڵی ناتوانێت سەرقاڵی تکات تەشویش بۆ دروستکە بەڵێ زۆر زۆر گرنگ ئاگامان لێبێ ئێستا خەڵگێ گەورە بوو ئەڵێ من کاتی خۆی خادمی مزگەوتەکە منی کرد بە دوشمنی مزگەوت قسەیەکی پێوتم ئیهانەی کردم زۆر ئاگامان لێبێت مزگەوتێک بەڕاستی ئاوەدانە دەنگی مناڵی تیابێت پیرەکان تێیدا بە ڕیشی سپیەوە خەریکی مناجات و زیکر بن گەنجەکان تێدا سەفی نوێژیان بەستی بێت مزگەوت بۆ هەموو توێژەکانە بۆ پیاوانە بۆ خانمانە بۆ منداڵە بۆ پیرە بۆ گەنجە بەڕاستی لەبەرەوە من وەسیەتم بۆ هەموو براو و دیارە زانایانی بەڕێزمەند مامۆستایان هەمیشە ڕێنماییان داوە بە خەڵک کە مناڵ دەرکردنە مزگەوتا گوناحە حرامە خوا پێی خۆش نییە ئەگەر مناڵێ بە بۆنەی هەڵەیەکی منەوە لە مزگەوت بتۆرێ گەنجێ بە بۆنەی هەڵەیەکی منەوە لە مزگەوت بتۆرێ بەڕاستی قەرەبوو ناکرێتەوە پێغەمبەری خوا فەرمێ عەفو بکەن دەستی براکەت بگرە بۆ بە هەشپاڵی پێوەمەنێ بۆ جەهەنەم خذ بيدي أخيك إلى الجنة أرى أما دسم نالكان نجرين بو بهشت دي مزجو دروازي شونه بو بهشت تو خلقي ليه توريني بديلي مزجو شوية نرجليه بازار خرابة خلقي خرابة حرمة الرزم هي لبروا بيت زور بورياي والشارع ما عمل لقلوا بابا لكن زور هالسيارة زور باش ما وصل بابينو صار شيء قدر هیچ پێغەمبەری عەزیزمان درودی خۆی لەسەر بێت هیچ ئاماژەیەکی کردووە بە نیشانەی شەیخ قەدر پێمەوە فرمودەیەک لەو بارەیەوە کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەفەرمێت خۆری بەرەبەیانی ئەو شەوە تیشکی نابێت و ئەو شەوە نەرم و شەوێکی هاتوو لە ڕاستیدا ئاماژە هاتووە لە فرمودی صحیحی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت کە شەوەکەی ئارامە ڕۆژەکەشی خۆر تیشکی بە جۆرێ نییە خۆر ڕووناکی هەیە بەڵام تشکێکی بێزارکەری نییە بەڵام ئایا ئەو ڕۆژە ئەکەوێتە پێشی شەوەکە یان دوای شەوەکە ئەگەر تەماشای قورئان بکەین فەرمێ سەلامون هی حتا مەطلع الفەجر هەتا کونیە بەرەبەیان ئەو سەلام و ئاشتی دەمێنێتەوە هەنە لە زانان پێیان وایە ڕۆژێک پێشی بۆ نمونە ئەگەر ئەم شەوی 27 قەدر بێت کەواتە ئەمڕۆ نیشانەکانی قەدر دەرەکەوێت ئەمڕۆ نیشانەکانی قەدر دەرکەوتووە هەنێکی تر ئەوەی کە جەناو ئاماژە پێدا ئەگەر ینی ڕۆژ تابعی شەوە ینی سبەی نێمە بووی بەڵام بەڕاستی ئێمە وەکو پێم وتیت ئەوە پێوەەر نییە جاری وا هەیە کەش و هەوا ناجێگیرە جاری وا هەیە بارانە جاری وا هەیە بە جۆرێک ئێمە پێمان وایە لە ڕواڵەتی گردون و سروشتا بۆ قەدر نەگەڕین لە چێژی ڕۆحیە هەرەوەی کە خوا فەرموویەتی قەدر شەوێکە بە قەدر هەزارمان خێرە بەو نێتەوە دابنیشین خوا لەگەڵ نێتی دڵەکانە ئینشاءالله لای خوا قوڵ و دروست زۆر باش ماوەسای گیان زۆر سپاس دەکەین ماندوومان کردی خوای گەورە ئەمەشمان بە عیبادەت بۆ بنووسین ئینشاءالله زۆر سپاس بۆ مامۆستا جەمیل عوسمان شارەزای هێزری ئیسلامی کە میوانی ئەم تۆری بەرنامەی مانگی من بوو بڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین لەم شەوە پیرۆزەدا میوانێکی تایبەتمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری سنەوە
دوو میوانمان لەگەڵا کە لەم شەوە پیرۆزەدا بە مناجات و یادکردنەوەی خۆی گەورەوە لێوە لەگەڵماندان خۆشحاڵین کە بتوانین ئەم شەوە لەگەڵ ئەو میوانە ئازیزانە کە لە ڕۆژهەڵاتەوە ئێستا لەگەڵمانە ئامادەن بچینە لایەن و باز لە گەورەی و لە شەوانی قەدر بکەین لە ڕێگەی مناجاتی ئەوانەوە کە زۆر بەڕێز مامۆستا زۆر بەڕێز کاک فوئاد و کاک فەریدونن لە شاری سنەوە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانن سڵاوتان لێبێت هیوای شەوێکی پرخۆشی و خێرتان بۆ ئەخوازین هیوادارین کە ئەم شەوتان بەخێر بکەنەوە خۆشحاڵین بە ئامادەبوونتان تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءالله کاک فەریدون کاک فواد زۆر سپاسانەکەین خۆشحاڵین کە لەگەڵمانە نەگەر پێمان خۆشە یەکسەر دەست پێک بە مناجاتێکی ئاینی دەست پێ بکەین سپاسان دەکەین پێشکی منیش لەلایەن خۆم کە فوادەوە ڕێز و سڵاو و خۆشەویستم هەیە بۆ سافی بەرنامەی پێیان کەناڵی پێیان لەخوای گەورە داواکارم ئەم شەوە پیرۆزە کە شەوی قەدرە و شەوی 27 ڕەمەزانە خوای گەورە بۆمانی بە قەدر حساب کات و تاعات و عیبادەتی هەموو لە یەکمان وەرد بگرێت و هەر لەیرەوە دەستخۆشی کاک محمود کەرکووکیەکەم کە ئێمە بەسەر کردەوە و ئەم شەو لە خزمەتی خۆشەویستانای ئینشاءڵڵا کاک فواد و منیش کە لە خزمەتانە بتوانین چەند دەقیقەیەکی خۆش لە خزمەتانە ببین و هەنگاوێکی باشمان هەڵگرت بێ بۆ لای خوای گەورە ئینشاءڵڵا تەعالا فەرمو مامۆستا گیان ئەگەر مناجاتێکمان پێشکەش بکەین دڵ و دەرونی هەموو لایەکمان ئارام بێتەوە ئینشاءڵڵا و خوای گەورە زیاتر هیدایەتمان بات مناجاتێکی زۆر خۆش شێعرێکی زۆر تایبەت مامۆستا شاهۆ کە خەڵقی بیارە بوو نزیکی خۆتانە من چەند بەیتێک لەو شعرە لە خزمەتانە ئەخوێنمەوە ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەش بێتم خۆش و هەر کاریکەیشەی لە خزمەتانە ئابین بەسەگی هێزە ئینشاءڵڵا چۆن ڕاتە پێشەوە بەرنامەکە لە خزمەتان ئینشاءڵڵا دەست پێ ربي توم بشتو پناهی مرحمت كان رحمتي بند عدم تو خوابي مرحمت كان رحمتي مرحمتك رحمتي شرم السالي باركاتي شرم السالي باركاتي دنيا سر البريم خود كبخشنده گناهی مرحمتك رحمتي مشكلاتي دين ودنيا هر بلوت حل صاحب مشكل قشامي مرحمتك رحمتي ما مسكون رداء
باسمك لا ينكسك خم بك قدرك باسمك لا ينكسك خمك مرجعي لا تكاني مرحمتك رحمتك مرحمتك رحمتك وين ضلوف يا إله العالمين ربي خذ معبود عامين مرحمتك رحمتي زوجتي باكي خوتا ربي شهوي لنا باعثي خوشي صفامي مرحمتك دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ ئەمەوێ پرسیارێک بکەم کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شەوانە ئێوە چۆن بەڕێ دەکەن لە ئێستادا جێوی ئێوە چۆنە ئێوە لەو شەوانەدا چۆن بەسەری دەبن چۆن خواپەرستی و چۆن ئەو شەوانە بەسەر دەکەنەوە پرسیارێکی زۆر جوانە پێم خۆشەمە لە خزمەتان عەرز بکەم وەکو ئێمە دانیشتووی شاری سنەین و لەم شارە ئەژین و هەموو شارای تریش وەکو باهەمان سەقز هەموو شارەکانی کە هەموو شەوانی قەدر بەتایبەت دەهەی ئەخیر هەموو شەوی لە مزگەوت و ماڵەکانە کۆبنەوە بەتایبەت لە مزگەوتەکانە بە ذکر و ئەوراد و تلاوەتی قورئان حتا بەعزەن مناجاتخانی هەیەکی زۆر خۆشمان هەیە و لە کناری ئەم مناجاتانەیش شەو نوێژەکانیش بەشێکی وەکو وەترەکان و یاخود تاجودەکان بە جەماعەت ئەکرێت و من خۆم چەند شەو پێشتر لە خزمەتی کۆمەڵی دۆست و بەرادەرانی لە شاریبانە هەر زۆر بەخۆشی بەڕێوەچوو لە بێرەشە لە مزگەوتی سەلمانی فارسی بەنامەیەکی زۆر دەکوت و باش و بەڕاستی خەڵقی سەبارێکی زۆر باشەکەن و بە کۆمەڵ خەڵک پێیان خۆشە لەم شەوانەیە حضور پێیان لە ماڵی خوا و بەتایبەت لە ئەو شوێنێکەوە بەرنامەیەکی تایبەتیان هەیە. باشە کاک فوادیان ئەگەر پێمان خۆشە بەرهەمێکی کە پێشکەشمان بکەم بەڵام زۆر بە کورتی دەرفەتمان ئەوەندە نەماوە سپاستان دەکەین کە میوانی بەرنامەکەی ئێمە بووین و خوای گەورە پاداشتان باتەوە و تاعاتان قبول بێت ئینشاءڵڵا. بەرنامەیەکیش لە خزمەتانە عەرز دەکەین ئینشاءڵڵا جێی ڕەزامەندی ئێوە بێت. يا ودود يا ودود يا ودود لا إله إلا الله لا إله إلا الله أنت العزيز الحكيم لا إله إلا الله لا إله إلا الله شكرا وحمد
نووسانا بۆ خالقی بێهەمتا شکرانە و حەمد و سەنا بۆ خالقی بێهەمتا درود و ڕەحمەتی ئەو پێشکەش بە پێغەمبەر بێ سەڵات بۆ پێغەمبەر بێ یا وەدود یا وەدود یا وەدود یا وەدود لا إله إلا الله لا إله إلا الله أنت العزيز الحكيم لا إله إلا الله لا إله إلا الله القرآن بينا أول بآخر سينا القرآن بينا أول بآخر سينا يعني بس هو أمدينا تبو محشر بربابي صواب بيغمبر بي يا ودود يا ودود يا ودود يا ودود لا إله إلا الله لا إله إلا الله أنت العزيز الحكيم لا إله إلا الله لا إله إلا الله زۆر سپاس دەستان خۆش بێ خۆشحاڵ بین کە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵمانە بوون سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان زۆر بەڕێز کاک فواد نەسروڵڵا و کاک فەریدۆن خۆشحاڵ بین لەگەڵتاندا بەڕاستی مناجات جۆرێکە لە ڕازی ئێمە لەگەڵ خوای گەورەیە بام شەوانە لەگەڵ عیبادەتەکانمانە شەوانە دانین بۆ ڕازی ئێمە لەگەڵ خوای گەورەیە و باسکردن و تۆبەکردن و گەڕانەوە بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ نەفسی خۆمان ئاشبینەوە لەگەڵ خوای خۆمان ئاشبینەوە دەرفەتێک بێ بۆ ئەوەی ئەو تاوان و ئەو گوناهانەی کردومانە لەم شەوانەدا لەگەڵ خوای گەورەدا لێداوی لێخۆشبوون بکەین و خۆمان پاک بکەینەوە بەڵێ وەک لە شەوانی دیکەشدا ئاماژەمان پێکردو بەڕاستی دەرفەتێکی زۆر زۆر گەورەیە کە لەم دەشەوەی کۆتاییدا زیاتر عیبادەت و پەرستشەکانمان ئەنجام بدەین زیاتر لە مزگەوتەکاندا بمێنینەوە و تەراویح و شەو نوێژ و قورئان و لە خزمەت قورئانی پیرۆز دابین و لە خزمەت فرمودەکانی ئازیز و سەروەرمان بین صلی الله علیه وسلم بۆی بتوانین کە لە کاروباری ڕۆژانەماندا کار و کردەوەی پێ بکەین و لەگەڵ هەموو ئەم عیبادەت و پەرستانەشدا ئەوە گرنگەکە تەبایی و ئاشتی و برایەتی لە نێوان موسڵماناندا بەرپا بکەین لەگەڵ دراوسەکانماندا کاری چاکە ئەنجام بدەین وەروها گرنگە کە ئەخلاق و ڕەوشتیشمان وا هەستکەین کە بەشێکە لە عیبادەت بەشێکە لەو پەرستشەی کە ئەنجامی دەدەین کە بۆیە گرنگە لەگەڵ یەکدیدا کاری چاکە ئەنجام بدەین و لەگەڵیشیدا لەم دەشەوەی کۆتاییدا لەم کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەدا بەخشین لەبیر نەکەین و بەخشین یەکێکە لەو کارە گەورانەی کە بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان زیاتر لە تەواوی مانگەکانی دیکەشدا ئەنجام دەدرێت بەڵام گرنگە زیاتر لەم مانگەدا و لەم دەشەوەی کۆتاییدا بەخشین ئەنجام بدەین بۆ کەسانی کە پێویستیانەوە ئاگامان لە فەقیر و هەژاران بێت بەڵێ ئێستاش مناجاتێکی ترمان هەیە بابێکەوە گوێویستی ئەو مناجاتە بین دڵی نەفام و گەوجی من لەناو بەحری تاوانە ڕۆچی یا ئیلاهی یا
يا إلهي لقابي رحمتك هرگیز نابم ماویس نابم لبخشین لسوز و مهر و رحمتك سرم سرما و کمشین لنوازاري وجدانم أتلي موالم بوچي دڵی نەفام و گەوجی من لەناو بەحری تاوانە ڕۆچی خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ئایا خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا دڵ بەناڵە هاتەوەڵام ئەی نەزانی وێڵی داماو نەزانی ڕەحمەتی خوددا ڕایە ماڵێ وەکو لافا تۆ نەزانی کاتێ بەندە سوزدە دەبا لە ناخید تۆ فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو چۆن فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو زان و خۆشەویستان لە ڕێگەی پامنێرانمانەوە هەڵ دەدەین بەشێک لە مزگەوتەکان بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە دەزانین کە ئەم شەوی 27 ڕەمەزانەوە لەم شەوەدا زیاتر مسلمانان ڕوو لە مزگەوتەکان دەکەن و عیبادەتی زیاتر ئەنجام دەدەن بۆ ئەوەی کە زۆرێک لە زانایان و مفەسیرانی قورآنی پیرۆز ئاماژە بۆ دەکەن کە لەم شەوەدا گومانێکی زۆر دەکرێت کە شەوی قەدر بێت بە کۆمەڵێک بەڵگەوەی ئاینی و باز لەو دەکەن کە ئینشاءڵڵا لەم شەوەدا شەوی قەدر بەنسیبی هەموو مسلمانان بێت بەڵای زان و خۆشەویستان پەیامبەرانمان لە بەشێک لە شار و شارشەکان لەگەڵماندا دەبن هەوڵ دەدەین کە نوێژخوێنان و عیبادەتی مسلمانانتان بۆ بگوازینەوە سامان وەردەگرین لە هەڵەبجە ئەگەر ئامادە بێت دیمەرێکمان هەیە و چارێکە کە لەلایەن مامۆستا محەممەد چیمەنیوە بێکەوە بینەری ئەو دیمەنە دەبین ئەم شەوە مبارەکە و ئەم شەوە گەورەیە بە قسمەت هەموو لایەکمان بکەین ئینشاءڵڵا داواتان لێکەم بەڕێزان بە گومانی باشەوە بە ئومێدێکی زۆرەوە ئەم شەوە بەڕێ بکەن کە ئینشاءڵڵا خوای پەروەردگار لە هەمومان خۆشە بێ و لە کەڕەم و بەزەی خوای پەروەردگار ناوەشێتەوە کەسێک بێتە ماڵەکەی بە مەیوسی دەری بکات لە بەزەی و بەخشندەی خوا ناوەشێتەوە کەسێک بیاوێ ئەم شەوە بەرز ڕابگرێ خوای پەروەردگار ڕێزی لێ نەگرێ و ئینشاءڵڵا لە گوناه و تاوانەکانی خۆش نەبێ بۆیە مادام ئێمە بە ئیمانێکی دامەزراوەوە و مادام بە تەمای پاداشتێکی گەورەوە هاتوین لە ماڵەکەیە دانیشتوین ئینشاءڵڵا هیچ لایەکمان بە مەیوسی لەم ماڵی ناچینە دەرەوە داواتان لێکەم ئەمڕۆ و ئەم شەو و لەم کاتە پیرۆزانەیە تا ئەتوانن زەلیلی و بێدەسەڵاتی و دەسەوەسانی خۆتان بۆ لای خوای پەروەردگار بەرزکەنەوە بۆی کە خوای پەروەردگار ڕەحمی بۆمان بجۆشێ هەمومان ئینشاءڵڵا بە لێخۆشبوون و لێبوردنەوە لە ماڵە دەربچین
هەر گومانی واش بەخوای پەروەردگارە بین کە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکمان خاتو عایشە فێری ئەو دوعایەکە کاتێک کە پرسیاری لێکا فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر زانیم ئەوە شەوی قەدرە چ دوعایەک بکەم لەو شەوەیە باشە چ پاڕانەوەیەک بکەم ئەفەرمی عایشە ئەو دوعایە زۆر بکە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني یا ربی خوایە تو خوایەکی لێبوردەی زۆر لێبوردنت پێ خۆشە سا یا رب العالمین لە منیش خۆش بە و عەفوم بکە بۆ ئەم دوعایە چونکە کاتەکەی کاتی لێخۆشبوونە ئەم محەتەیە خوای پەروەردگار دایناوە بۆی لە عەبدەکانی خۆی خۆش بووە ئەم کاتە پیرۆزە وەکو دیارەیەکی خوای پەروەردگار وایە لە کۆتایی ئەم مانگەیە یعنی عەبدەکانی من ئەگەر کۆمەڵێ دەرفەتی ترتان لە دەست چووە ئێسەوە دەرفەتێکی تر لە بەرتەمتان هەماوە ئەمە کۆتا دەرفەتەکانە و بەرەو ماڵ ئاوایەچین لەم مانگەیە ئەمە دەرفەتێکی تر بۆی کە لێتان ڕازی بووم لێتان خۆشم دە ئێوەش هەنگاوێک بنن ئینشاڵڵا ئێمەشەوە هەنگاوەکەمان ناوە و لە ماڵەکەی ئەوە دانیشتوین هەموو سەرمان کز کردووە هەموو چامان لەسەر قورئانە هەموو دەستمان بە دوعایە هەموو زمانمان خەریکی ئەو زیکرین اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ومێ دەکەین ئینشاءڵڵا ئەویش کەڕەم و بەزەی و بەخشندەیی بمانگرێتەوە خوای پەروەردگار هەر کەسێک بستێک بەرەو ئەو ڕەب العالەمینە بچێ خوای پەروەردگار هەنگاوێک بەرەو پیری ئەو دێ ئەگەر قەرار بێ کەسێک بەڕێکردن بەرەو خوای پەروەردگار بڕوا ئینشاءڵڵا خوای پەروەردگار وەکو لە حەدیثا فەرمێن بە هەڕوەلا بەرەو پیری ئەو عەبدە دێت خۆشەویستانم بە کورتی ئەمەوێ لە خزمەتان ناوەتان عەرزکەم کە ئێمە وەکو ئینسان هەمومان گوناح و تاوانەکەین هیچ کەسێک لەم معادلەیە بەدەر نییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم كل بني آدم خطاء هەمومان هەڵە و کەم و کوڕیمان هەیە و هەموو هەڵە و کەم و کوڕی ئەکەین بەڵام ئەگەر گوناهمان کرد ئەگەر گوناهێکمان لە دەست دەرچوو ئەبێ لە دوای ئەو گوناهە ئاگامان لە چەند شتێک بێت چونکە عولەما فەرمون أربعة بعد الذنب أشد من الذنب چوار شت هەیە لە دوای گوناح و تاوانەوە لە گوناح و تاوانەکە گەورەترە ئەوە تۆ تازە گوناحەکەت کردووە بەڵام وریابە چوار شت نەکەی چونکە ئەوە گوناحەکەت ئەوەنەی تر گەوراکا لەسەرت یەکەم الإصرار إصرار يعني سوربون و بەردەوامبوون لەسەر گوناحێک علماء فرمون لا صغيرة مع إصرار ولا كبيرة مع استغفار گوناحی بچوک بە بچووکی نامێنێتەوە ئەگەر خاوەنەکەی هەر بەردەوام بێ لەسەری ئەمڕۆ جارێک کردت نەزانی بەیانی دووبارەت کردەوە سێ بەیانی دووبارەت کردەوە چوار بەیانی دووبارەت کردەوە ئەم گوناهە کۆ ئەبێتەوە لەسەرت وتراوە لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى واتاشتی بچوک بە بچوک مەزانە ئەو کێوە گەورانە لە وردەبەر تێکاتووە ئاگرێکی بچووکە خەرمانێکی گەورە ئەسووتێنێ و ئاگرێکی بچووکە چەندان کیلۆمەتر پوش و پەلاش ئەسووتێنێ بۆیە ئینسان نابێ لەسەر گوناه و تاوان بەردەوام بێت گوناهەکەت کرد مەگەڕەرەوە سەری هەوڵ بدە پەشیمان بەرە و جارێکی تر ئەو گوناه و تاوانە دووبارە مەکەرەوە ئەفەرمێ التائب من الذنب كمن لا ذنب له ئەو کەسەی کە لە گوناح و تاوان تەوبە ئەکا و پەشیمانە بێتەوە وەکو وایە گوناح و تاوانی نەکرد یعنی خوای پەروەردگار پاکێکاتەوە والمستغفر من الذنب وهو مقيم كالمستهزئ بربه ابن عباس فەرمێ ئەو کەسێکی کە داوای لێخۆشبوون لە گوناحێکە کاو بەردەوامیشە لەسەر گوناحەکە ئەفەرمێت تەشبیه نەبێ وەکو وایە گاڵتە بە ڕەب العالەمین بکە تۆ لەو داوای یا ڕەبی خوای لێم خۆش بە و لەسەر گوناحەکەیش بەردەوامی بۆیە حەسەنی بەسڕێ فەرمێ استغفارنا يحتاج إلى استغفار ئەفەرمێ ئەو داوای لێخۆشبوونەی کە لەخوا داوای لێخۆشبوونەکەین لەخوا بە تەسبیحەکەمان جارێکی تر پێویستی بە داوای لێخۆشبوونە لەبەرەوەی کابرا ئابینێ ئەڵێ یا ڕەبی خوای داوات لێکەم لە گوناحەکانم خۆشبی دەستی ها لە ناو زوڵمە خەریکی گوناه و تاوانەکەیە دەستی لێ هەڵنەگرتووە ئەڵێ یا ڕەبی خوای لێم خۆشبی بۆیە بەردەوام بوون لەسەر گوناه با گوناهەکە بچووکیش بێ بەر لەبەر گەورەی ئەکاتەوە بۆیە پیاوچاکان لە گوناهی بچووکیش ترساون نەوەک لەسەریان
کۆبێتەوە. دووهەم المجاهرة وریابە گوناهەکانت ئاشکرا مەکە لە ناو خەڵکیە، وریابە لە ناو خەڵکیە شانازی پێوە مەکە، وریابە خۆت بە گوناه و تاوانەوە هەڵمەکێشە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەموو ئومەتەکەم ممکنە خوای پەروەردگاریان خۆش بێ ئللا خەڵکانێک نەبێ کە شانازی بە گوناه و تاوانەوەکەن. خوای پەروەردگار ستری کردووە، گوناهێکی کردووە بە شەو، خوادای پۆشیوە، ستری کردووە، بەیانی دێ لە ناو خەڵک سینگ دەرەپەڕێنێ، خۆی فەزحەکە، شانازی پێوەکە، ئەم شەو فڵانەت تاوە ئەوەم کرد، ئاوهام لە کابرا کرد، ئاوها پۆرتی مشکان، فڵانە گوناه و تاوانم کرد. خوای ڕەب العالەمین ستری کردووە، حەیای نەبردووە، خۆی ئەچێ خۆی کەشفەکا و لە ناو خەڵکە شانازی پێوەکە. بۆیە گوناه ئەگەر بچووکیش بێ، عەبد شانازی پێوە کرد، گوناهەکە لەسەری گەورە بێتەوە. لەبەرەوە ئەگەر خوا نەخواستە گوناهێکیشت لە دەست قەوما نەکەی، خوا نەخواستە شانازی پێوە بکەی، یا خۆتی پێوە هەڵبکێشی، یا لە لای خەڵک باسی بکەیت. ستری خۆت بکە با ڕەب العالەمین سترت بکا لە قیامەت و پاشە ڕۆژە. لە قیامەتە خوای پەروەردگار عەبدێکە ئەهێنێ، فەرمی عەبدەکەم تۆ گوناه و تاوانت کرد لە دنیایە، بەڵام لەبەر ئەوەی سترت کرد لە نێوان من و تۆیا بوو، شانازیت پێوە نەکرد، خۆت پێوە هەڵنەکێشا، ئەمڕۆ منیش لێت خۆشە بووم و عەفوت دەکەم و ستری خۆم داتەپۆشێ. ئەمە دوو. سێهەم ئەلئیستیصغار، هەرچی گوناحێکت کرد بە بچووکی مەزانە، مەڵێ جا ئەم گوناحە بە ئاوی دەستنوێژە ڕوا. وەکوتم عولەما فەرمون لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى، گوناحی بچووک بە بچووک مەزانە، ئەو شاخانە لە بەردی بچووک پێکهاتووە. إن المؤمن يرى ذنوبه كأنه قاعد تحت جبل يخاف أن يقع عليه. إنسانی ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیەکە کە گوناحێکەکە، تاوانێکەکە، ئەوە نەدڵی پێ سەغڵەتە بێ، ئەوە نەئەترسێ، وەکو چۆن لەژێر شاخێکە دانیشت بێت ئەترسێ ئەو شاخە بڕخێتە سەریا. توخوا ئێستا ئەگەر من بڵێم برانی بەڕێزم ئاگاداری خۆتان بم، ئەن سەقفی ئەم مزگەوتە کێشەیەکی تایە و لەوەیە بڕوخێ، کێمان جورئەتەکەین و ئەتوانین لەناو ئەم مزگەوتەیە دانیشین. ئەفەرمێ ئینسانی ئیماندار ئەگەر گوناهی کرد ئاوا لە خوای گەورە ترسێ، نەوەک ئەو گوناهە بەهۆی ئەو گوناهەوە خوا غەزەبی لێ بگرێ. بەڵام ئینسانی منافق یا ئینسانی گوناهکار ئەفەرمون کاتێکە گوناحێکەکە وەکو چۆن مێشێک بەلای لوتیا بڕوا ئاوهایەکی لێکە، ئاوها باکی نییە، ئەو گوناه و تاوانە ئەکات دڵی ناچەڵەکیە، ئەو هەموو بێشەرعیەکە دڵی ناچەڵەکیە، ناترسێ، شەرمێ لە خوا ناکە، بەلایەوە زۆر ئاساییە. بەڵام ئینسانی بەڕازان و خۆشەویستان، ئەوەی گوێبیستی بوون بەشێک بوو لە وتاری مامۆستا محەممەد چیمەنی لە پێشنوێژ وتارخوێنی مزگەوتی خێرخوازان. دەچینە هەولێر بەشێک لە دیمەنی نوێژخوێنانی مزگەوتێکتان بۆ دەگوازینەوە، پێکەوە بینەری دەبین. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. والطور وكتاب مستور في رق منشور والبيت المعمور والسقف المرفوع والبحر المسجور إن عذاب ربك لواقع ما له من
دافع يوم تمور السماء مورا وتسير الجبال سيرا فويل يومئذ للمكذبين الذين هم في خوض يلعبون يوم يدعون إلى نار جهنم دعا هذه النار التي كنتم بها تكذبون أفسحر هذا أم أنتم لا تبصرون اصلوها فاصبروا أو لا تصبروا سواء عليكم إنما تجزون ما كنتم تعملون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. إن المتقين في جنات ونعيم فاكهين بما آتاهم ربهم ووقاهم ربهم عذاب الجحيم كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون متكئين
بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیتان دیمەنی شەوانی قەدر بوو لە شاری هەولێر ئێستاش دەچینە چەمچەماڵ بزانین لەوێ شەوانی قەدر چۆن دەکەنەوە و لە ئێستادا مسلمانان خەریکی پەرستشێکن. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتەتان باش دیارە من ئێستا لە مزگەوتی شەی شێرکۆم لە گەڕەکی مامۆستایان لە قەزای چەمچەماڵ وەک دیمەنەکان لە پشتی منەوە دیارە ئەم مزگەوتیش هاوشێوەی مزگەوتەکانی تر چ لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان مسلمانان چ ئەم شەو چ شەوەکانی پێشووتریش بە شێوەیەکی گەرموگوڕ ڕویان لە مزگەوتەکان کردووە و لە ئێستایا خۆیان سەرقاڵ کردووە بە ئەنجامدانی پەرستشەکان و نزا و پاڕانەوەکانیان و قورئان خوێندن و هیوایان وایە ئینشاڵڵا چەند ڕۆژی کەماوە لە ماگی ڕەمەزانە خوای گەورە بە خێر و خۆشی بەسەیرانەوە تێیپەڕێنێت. من گفتوگۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئەیوب عەلی پێشنێژ و تارخوێنی مزگەوتی شەی شێرکۆ لە قەزای چەمچەماڵەکەم مامۆستا سوپاس دەکەم چەند شەوێکی کەممان ماوردە ڕەمەزان خەریکە ماڵ ئاواییەکە ئەم چەند شەوی کەما و چ لەم شەویشە کە شەوی 27 ڕێنمایی بەڕێستان چیە بۆ هەوڵاتیان و تا چەند پێویستە مسلمانان خۆیان زیاتر سەرقاڵکەن بە ئەنجامدانی پەرستشەکانەوە چ لە شەواندا چ بە ڕۆژ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لا جارە تەمەنی ئینسانەکان هەموو دیایی کراوە خی گەورش کاتێککە باسی ڕەمەزانە کات ئەفەرمێ ئەیامە معدودات چەند ڕۆژێکی دیایی کراون لە ناو مانگی ڕەمەزاندا چەند شەوێکی دیایی کراومان هەیە ئەوە چەند شەوێکی ڕۆشتووە ئێستاکە لە شەوێکی زۆر تایبەتین پێویستەکە هەموو لایەکمان ئەم شەو بە هەلوەربگرین و داوا لە خۆش بکەن کە خوا یارمەتیمان بدا بتوانین ئەو شوانی داهاتویش بە زیندوی ڕاگیری بکەین و ئەو دوعا و پرسشێکەوە ئەنجامی دەین بەردەوام بین و ئاگامان لە نیەتمان بێت ئاگامان لە قسەکانمان بێت پەیوەندی خۆمان لەگەڵ خوایە زوند و تۆڵکەینەوە کاری وا بکەین کەوا بتوانین زاد و زەخیرێک بۆ داهاتومان وەرگین کەم و کوڕەکان و هەڵ و کەم و کورتەکانی ڕابردومان بسڕێتەوە ئەو تاعات و عیبادێکەوە ئەنجامێ دەین ومێ دەکەن کە ئەو دوعایی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێری کردوین کە اللهم ئینەکە عەفوون کەریم تحب العفو فاعف عنا بمانگرێتەوە بەڕاستی پێویستەکە لە ناخەوە نەخمان پاکەینەوە دڵمان پاکەینەوە دەممان پاکەینەوە چامان پاکەینەوە یعنی پەیوەندی خۆمان بە تەواوەتی ساخین و بۆخوا ئەو کاتش خوای پەروەردگار سوبحانه وتعالى غەفور ڕەحیم ئینشاءالله. لە شەوی 27 ئەم چەند شەوی کە تێپەڕیوە گەرم و گوڕی و بەدەمەوە هاتنی مسلمانان لە مزگەوتەی بەڕێستان چ لە مزگەوتەکانی تری متابعەتان کردبێت چۆن بووە؟ الحەمدولیلا وەکو ژینگەی شاری ئێمە ئەم گەڕەکەی ئێمە سوپاس بەخوای پەروەردگار مسلمانان بەردەوامن هاتووی مزگەوتەکەن وەکو ڕەمەضان بە زۆری الحەمدولیلا کەم کەسێکە بە ڕۆژ نەبێت و ئاگەشمان لێکەوە بۆ تەراویح هەمووی ئامادا بێ و ئەم شەوانش کە مەودایکی ڕۆژ کەمیشی ڕۆشتەوە کەمێکی ماوە سوپاس بەخوای پەروەردگار گەنج و پیر و لاو و خۆشخان و دایکانش کە ئێستاش هەر ئامادەی مزگەوتن بە هاوشێوەی براکانیان سوپاس بخوا کە بەردەوامن ئێستاکە. لەم شەو سێ شەوی ترمان ماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تا چەند ئەوەی کە ماوە ینی مسلمانان چۆنەڵی پێویستە بیقۆزنەوە و عیبادەتی زیاتری تا بکەن ڕەنگە پار ساڵ هەر ئەم کاتە چەندین بەڕێز لێرەوە بێ و ئێستا لە ژیاندا نەمابێ ینی مەحەلێکە ڕەنگە ینی ساڵێکی تر بەردەست نەبێتەوە. دیارە ئێمە دەبێت ئەو بزانین ساڵی ڕابردوو کەسانێکە بوو لەوانەیە ئاوات و ئامان چەند ساڵان هەبێ بەڵام قەدەر بردی و بەلای خۆی وەلای قیامەت ئێستاش ئێمەش نازانین ئایا ساڵی داهاتوو بە نسیمانی بێ ڕەمەضان لەشمان ساغە بێت تا فریا ڕەمەضان کەوین ئایا تاقەتمانێ جایەکی دیکە شەوان زیندووکەینەوە وی ئەم چەند ڕۆژەی دیکە ماوە خۆ ئەفەرمێ وەسارعوا إلى مەغفیرە وەسابقوا إلى مەغفیرە ئەفەرمێ پالەکەن لێ مارەسۆنەکەن بۆ لێخۆشبوونی خوا بەڕاستی ئەمە هەلێکە و فرسەتێکە و کاتێک خوا بە ئێمەی داوە مادام خوا ئەم کاتێ بە ئێمە داوە پێویستەکە ئەمەش بیقۆزینەوە بۆ چونکە ئەگەر کات نەی بڕی ئەتبڕێ بەخوا کە ڕووی شەوەکانی ڕابردوو ڕووی جارێکی دیکە لە عمری ئێمەدا دووبارە نابێتەوە وی ئەم چەند شەوی دیکە ماوەتەوە پێویستەکە خوشکان و دایکان و گەنجان و لاوەکانمان هەوڵدەن هەوڵی تایە خۆیان ماندووکەن بەبێ گومان ئیسفادەی دیەکەن و ڕۆژێکیش لی وەریەگرنەوە کە پێویستمان بەخوا بە سبحان اللهەکە بە یەک ڕکات نوێژە بە یەک ئاەتی قورئانە لەلای خوای پەروەردگار إن الله لا يضيع أجر المحسنين إن شاء الله. کۆتان پرسیار دو قسە و دوڕێنمای ئێوە چییە لە کۆتان ڕۆژەکانی مانگی ڕەمەزانە و بەرەو جەژنیش دەڕۆین؟ وەڵا ئینسان ئەو بەڵێنی کەوا بەخوای داوە پێویستە کە بیباتە سەر
من دڵی خوایە عەفوم کە پێویستە کە عەفو هەبێت دڵی خوایە لێم خۆش بە گرنگەوەیە کەوا سیفەتی لێ خۆشببین هەبێت بەرامبەر براکانی ئەو پێویستە کە ئەم چەند ڕۆژی ماوە بەرەو جەژن ئەڕۆین بتوانین شتێکمان کرد بێت هەوڵێکمان دابێت کە بە فیڕۆی نەدەچکەوە ئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى وأن سعيه سوف يرى بۆی ئینشاءڵڵا ئەم جەژنە ئەو ڕۆژە ئەبێ کەوا خەڵاتێکی نایاب وەرئەگرین ئینشاءڵڵا. بەڵام منە گەڕێمەوە لایەوە نازانم کات و دەرفەتم هەیە یەک دوو هاوڵاتی وەربگرم وەک لە دیمەنەکانیان دیارە گەرموگوڕێکی زۆر لە مزگەوتەکە بەدی ئەکرێ و دیارە مزگەوتەکە بریتە لە دوو بەش دیارە لە بەشی پشتەوەی هاوڵاتیان سەرقاڵی ئەنجامدانی نوێژن و لەم بەشەیشی سەرقاڵی ئەنجامدانی نزا و پاڕانەوەکان و قورآن خوێندنەکانیانن جا من نازام دەرفەتم هەیە یەک دوو هاوڵاتی وەربگرم یاخود کاتم تەواو بوو. کاک جەلال دەگەڕێنەوە لات بەڵازان و خۆشەویستان لە بەشێکی زۆر و لە بابڵین سەررجەم مزگەوتەکان لە باشووری کوردستان و لە تەواوی جیاندا لە ئێستادا دەزانین کە موسڵمانان ئەم شەوە بەرزڕادەگرن و عیبادەتی زیاتر ئەنجام دەدەن. ئێمەش هەوڵدەدین لە ڕێگەی هاوکاران و پاملێرانمانەوە بەشێک لە مزگەوتەکانتان بۆ بگوازینەوە کە ئەو دیمەنانە ببینین بەڕاستی مسلمان کاتێ و دیمەنانە دەبینێت کە برا مسلمانەکەی خەریکی عیبادەت و پەرستشە و خەریکی نوێژ و تەراویحە لە خۆیەوە دڵ و دەرونی شێوازێکی دیکەی لێ دێت. من لەلایەن خۆم و لێ ئەو دیمەنان دەبینم دڵم ئارام دەبێتەوە زۆر پێم خۆشە کە دەبینم مسلمانان بە جۆش و خرۆشێکی زۆرەوە بە تامەزرەیەوە عیبادەت ئەنجام دەدەن. پیاوێکی بە تەمەنە لەو تەمەنە زۆرەیە بە چەندین کاتژمێر لە مزگەوتەکاندا دەمێنێتەوە عیبادەت ئەنجام دەدات و گوێ بۆ نادات کە ماندوو دەبێت هیلاک دەبێت. بەڕاستی ئەمە شایەنەوەیە کە هەمومان پەندی لێ وەربگرین بەتایبەت لەو مسلمانە بە تەمەنانەدا. کامەش نیشانەیەوەیە بەڕاستی خەڵکانی کوردستان کۆمەلگای ئێمە هەمیشە ئەو شەوانە زیندوو دەکەنەوە لە هەموو شار و شارچکەکان بە گڕوتینەوە بەشداری مزگەوتەکانەکەن. ئێستاش دەچینە ڕانیە لەوێ شەونێژ و شەوانی قەدرمان لە ڕانیەوە بۆ دەگوازنەوە هاوکارانمان. قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. والذين يبيتون لربهم سجدا وقياما. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا
سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل لا يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما الله سمع الله لمن حمده الله 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 سبحان الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر
وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه بەڵازان و خۆشەویستان دەچینەوە پارێزگای هەولێر لەوێ هاوکارانمان دیمەنی مزگەوتی هەولێرمان بۆ دەگوازنەوە پێکەوە بینەری دەبین. مشكلة هي برا شوانی قدر لسليماني با راستو خود چینو اوید. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين قاف والقرآن
الحق لما جاءهم فهم في أمر مريج أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل زوج بهيج تبصرة وذكرى لكل عبد منيب ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع نضيد رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج كذبت قبلهم قوم نوح وأصحاب الرس وثمود وعاد وفرعون وإخوان لوط وأصحاب الأيكة وقوم تبع كل كذب الرسل فحق وعيد أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. صوتێکی هەولێرتان بۆ دەگوازینەوە پێکەوە بینەری دەبین.
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يوم ترى المؤمنين والمؤمنات يسعى نورهم بين أيديهم وبأيمانهم بشراكم اليوم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ذلك هو الفوز العظيم. يوم يقول المنافقون والمنافقات للذين آمنوا انظرونا نقتبس من نوركم قيل ارجعوا وراءكم فالتمسوا نورا فضرب بينهم بسور له باب باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب ينادونهم ألم نكن معكم قالوا بلى ولكنكم فتنتم أنفسكم وتربصتم وارتبتم وغرتكم الأماني حتى جاء أمر الله وغركم بالله الغرور. فاليوم لا يؤخذ منكم فدية ولا من الذين كفروا مأواكم النار هي مولاكم وبئس المصير. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر.
السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها قد بينا لكم الآيات لعلكم تعقلون. إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا يضاعف لهم ولهم أجر كريم. والذين آمنوا بالله ورسله أولئك هم الصديقون والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم. والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب الجحيم. اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما
وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسله ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير. لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم والله لا يحب كل مختال فخور. الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ومن يتول فإن الله هو الغني الحميد. لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس وليعلم الله من ينصره ورسله بالغيب إن الله قوي عزيز.
الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. بەڵێ ئەزیزان وەک دەبینین شەوانی قەدر بەردەوامە لە هەموو شار و شارچکەکان شەو نوێژ بەڕێوە دەچێت لە زۆربەی مزگەوتەکان ئەم شەو زیندوو دەکرێتەوە دووبارە دەچینەوە شاری سلێمانی و لێوە دەچینەوە ئەو مزگەوتانە بزانین لەوێش بەردەوامە نوێژکردن و شەوەکان چۆن بەسەر دەبرێت. وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك
وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد الله سمع الله لمن حمده الله الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله بەڵازان و خۆشەویستان دەچینەوە هەولێر دیمەنی نوێژ خوێنان و مسڵمانانتان لە مزگەوتەکاندا بۆ دەگوازینەوە پێکەوە بینەری دەبین هاکە کەلامێکە ئینسان ئەگەر بیخوێنی زۆربیان الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله الله أكبر بسم الله الرحمن الرحيم
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أعطيت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك لا ملجأ ولا منجا منك إلا إليك. اللهم إنا نستعينك ونستهديك ونستغفرك ونؤمن بك ونتوكل عليك ونثني عليك الخير كله نشكرك ولا نكفرك ونخلع ونترك من يفجرك. اللهم إياك نعبد ولك نصلي ونسجد وإليك نسعى ونحفد نرجو رحمتك ونخشى عذابك نرجو رحمتك ونخشى عذابك إن عذابك الجد بالكفار ملحق. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أبقيتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا
واجعل الجنة هي دارنا ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك فينا ولا يرحمنا برحمتك يا أرحم الراحمين. اللهم إنا نسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والسلامة من كل إثم والغنيمة من كل بر والفوز بالجنة والنجاة من النار. اللهم إنا نسألك رضاك والجنة ونعوذ بك من سخطك والنار. اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا وكره إلينا الكفر والفسوق والعصيان واجعلنا من الراشدين يا رب العالمين. اللهم يا مقلب القلوب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا أرحم الراحمين. ويا قريب غير بعيد اللهم أصلح لنا ديننا الذي هو عصمة أمرنا وأصلح لنا دنيانا التي فيها معاشنا وأصلح لنا آخرتنا التي إليها معادنا واجعل الحياة زيادة لنا من كل خير واجعل الموت راحة لنا من كل شر. اللهم اغفر لنا في ليلتنا هذه أجمعين وهب المسيئين منا للمحسنين. اللهم نفس كرب المكروبين واقض الدين عن المدينين واشف مرضانا ومرضى المسلمين. اللهم رب الناس مذهب البأس اشف أنت الشافي لا شافي إلا أنت شفاء لا يغادر سقما. اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. إلهنا كم من نعمة أنعمت به علينا قل لك بها شكرنا وكم من بلية ابتليتنا بها قل لك بها صبرنا. فيا من عند نعمته قل له بها شكرنا فلم يحرمنا ويا من عند بليته قل له صبرنا فلم يخذلنا. ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا. يا عظيم العفو يا حسن التجاوز يا واسع المغفرة يا باسط اليدين بالرحمة يا صاحب كل نجوى يا منتهى كل شكوى يا كريم الصفح يا عظيم المن يا عظيم المن يا عظيم المن. اللهم إنا نسألك أن لا تشوي خلقنا بالنار. اللهم لا تشوي خلقنا بالنار. اللهم يا حنان يا منان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران. اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. اللهم اعتق رقابنا من النار. اللهم اعتق رقابنا من النار يا أرحم الراحمين.
اللهم اغفر لجميع موتى المسلمين الذي شهدوا لك بالوحدانية ولنبيك بالرسالة وماتوا على ذلك. اللهم اغفر لهم وارحمهم وعافهم واعف عنهم وأكرم نزلهم ووسع مدخلهم واغسلهم بالماء والثلج والبرد ونقهم كما ينقى الثوب الأبيض من الدنس. وارحمنا اللهم برحمتك إذا صرنا إلى ما صاروا إليه تحت الجنادل والتراب وحدنا. اللهم استر عوراتنا وآمن روعاتنا. اللهم لا تفضحنا بذنوبنا يوم العرض عليك برحمتك يا أرحم الراحمين. اللهم ارزقنا شفاعة النبي يوم القيامة. اللهم ارزقنا شفاعة النبي يوم القيامة. اللهم احشرنا في زمرته. اللهم ارزقنا شربة من يده الشريف على الحوض الكوثر يوم القيامة. اللهم ارزقنا صحبته في الجنة يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا أجود الأجودين. اللهم أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون. لا إله إلا الله العلي العظيم. لا إله إلا الله الحليم الكريم. سبحان رب السماوات السبع ورب العرش العظيم. الحمد لله رب العالمين. اللهم كاشف الغم مفرج الهم مجيب دعوة المضطرين إذا دعوك رحمن الدنيا ورحيمهما فارحمنا في حاجتنا هذه بقضائها ونجاحها رحمة تغنينا بها عن رحمة من سواك. اللهم أعل كلمة الله وكلمة الحق في كل أنحاء العالم واستخدمنا في هذا الشأن واشرح صدورنا وصدور عبادك في كل أنحاء العالم إلى الإيمان والقرآن والإسلام يا أرحم الراحمين. اللهم أعد علينا رمضان أعواما عديدة وأزمنة مدينة واجعلنا فيه من المرحومين ولا تجعلنا فيه من المرحومين. اللهم اغفر لنا في ليلتنا هذه أجمعين. اللهم اغفر لنا في ليلتنا هذه أجمعين وهب المسيئين منا للمحسنين. اللهم إنا نقف ببابك في هذه الليلة الشريفة المباركة. اللهم إنا نقف ببابك خاشعين خاضعين متذللين نرجو رحمتك ونخشى عذابك. نعترف يا مولانا بتقصيرنا نعترف بذنوبنا نعترف بخطايانا. اللهم اغفر لنا ذنوبنا. اللهم اغفر لنا خطايانا. اللهم تجاوز عن سيئاتنا. اللهم تجاوز عن زلاتنا برحمتك يا أرحم الراحمين. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم حليم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم حليم تحب العفو فاعف عنا. اللهم إنك قلت وقولك الحق الكريم ادعوني أستجب لكم. اللهم إن هذا الدعاء ومنك الإجابة وهذا الجهد وعليك التكلان. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين
الدين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. سبحان الملك القدوس سبحان الملك القدوس سبحان الملك القدوس ربنا ورب الملائكة. بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان شەوانی قەدر بوو لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەڕاستی دڵمان لەگەڵ دڵی ئەواندا بوو کە ئەم شەوانە بەرز ڕادەگرن و لە هەموو شوێنەکان ئەم شەوانە بەرز ڕاگیراوە و پەرست و عیبادەتێکی زۆری تێدا ئەنجام درراوە. هیوادارین هاوکارانمان و ئێمەش ئەم شەومان بە عیبادەت بۆ بنووسێت کە هیلاک بوون لەگەڵمانە بوون و کۆمەڵێ ڕووماڵمان پێشکەشکردن کۆمەڵێ بابەتمان تاوتیۆکن هیوادارین کە بەدڵتان بێ و ئەم شەوە توانی بێتان چێژ لەم بەرنامەکە ببین و شەوێکی پڕ لە عیبادەت و پەرستشتان لەگەڵمانە بەسەر بردبێت. لە دوعای خێر بێ بەشمان مەگەن نەو شەوە کرۆزەدا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. دەست خۆش بێ.